سڵاوتان لێبێ بەڕێزان ئەم کاتتان باش. من عفان ئەحمەدم وەک ڕۆژنامەنووس لەگەڵتانە بم. زۆر خۆشحاڵم کە بۆ وەرگرانی کەناڵی هیوا لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی فەیسبوک و یوتیوب لە کەناڵی هیواوە لەگەڵتانە بم. دەرفەتێکی باشە بێ بۆ ئێمەمانە کە بتوانین کۆمەڵێک قسە پرسیار و کۆمەڵێک لایەنی ئەو شتانە بوروژێنین کە ئەم کەناڵە باوەڕی پێێتی و کاری بۆ دەکات کە وەک لە ناسنامەکەیدا دیارە بە چه ئایدیایە کارەکات. پرسی ئەمڕۆمان پرسی کەناڵی هیوا وروژاندنی بابەتێکی زۆر گەرمی ڕۆژەفە کە ئەویش پرس مەسەلەی داگیرکاریەکانی تورکیا یان پەلامارەکانی تورکیا یان تەداخولکردنی کۆماری تورکیا بۆ دەرودراوسێ و بۆ شوێنەکانی دیکەی بە تایبەتی هەرێمی کوردستان. پێشەوەی پێشەکی ئەم بابەتە زیاتر بخەمە ڕوو دەمەوێت میوانەکانی خۆمان پێ بناسیێنم کە ئەمڕۆ لەگەڵمانە بن. هەریەک لە بەڕێزان دکتۆر محەممەد کیانی هەڵسوڕاوی سیاسی و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان، چەتۆ بەرانەتی پێشمەرگەی دێرین و ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە، هاوڕێ ئەبوو کاروان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی شیوعی کوردستان. هەموو لایەکتان بەخێر بێن هاوڕێیان. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانە بن. هیوادارم کە بەرنمەیەکی بە پێس ئەنجام بدەین. بەڵێ بەڕێزان، هەروەک ئەزانن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆماری تورکیا هێرش و با بڵێن دەستدرێژیەکی زیاتری بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و عێراق ئەنجامدا. ئەم بابەتە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەگەر لە ڕووی شکلیش بێ تا ڕادەیەک لە کۆمەلگای نێودەوڵەتیدا جێگە و پێگەی شوێنی خۆی جێگیر کراوە. کەمتر وڵاتان و شوێنان دەتوانن پەلاماری وڵاتان و سنوورەکانی دیکەی وڵاتێکی دیکە و نەتەوەیەکی دیکە بدەن. ئەم بابەتە زۆر هەستیارە لە دنیادا، ئەویش لەبەر ئەو هۆکارە خراپ و ئەو لێکەوتە خراپانەیەتی کە لی دەکەوێتەوە، هەر لە جینۆساید و هەر لە قڕکردن و هەر لە بەزاندنی سنوور و هەر لە شکاندنی ئیرادەی گەلان و خەڵکان و کۆمەڵە و گروپەکانی دیکەوە بگرە هەتا دوایی و هەتا داگیرکردن و هەتا سڕینەوە ببورن. جا ئەمەی تورکیاش بۆنی ئەمەی لێدێ کە من باسم کرد. ئەمڕۆ دەمانەوێت ئەوە بڕژین کە چۆن بەرەنگاری داگیرکاری، تاڵانکردن و سووتاندنی سروشتی هەرێمی کوردستان ببینەوە. لەم کەناڵەوە کە ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب و فەیسبوک بڵاو دەبێتەوە، هیوام وایە کە وەرگرانمان بڵاوی بکەینەوە، شێرکەن، لایک و کۆمنت بکەن و پرسیارەکانتان بنێرن. ڕاستەوخۆ هەم لەسەر شاشەکە دەرەکەوێت، هەمیش ڕوبەڕووی میوانەکانی دەکەمەوە. جا ئەگەر ڕوخسەتم بدەن من لە دکتۆر محەممەد کیانیەوە دەست پێ ئەەکەم. دکتۆر سڵاوت لێبێ، دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم کە بۆچی و چۆن تورکیا دەتوانێت بەم ئاستەی ئێستای خاکی هەرێمی کوردستان ببەزێنێت. پێتان وایە ئەم بابەتە دەبێت چۆن شی بکەینەوە؟ هیوام وایە کە لە ماوەیەکی کورتتا لەبەرەوەی 3 میوانمان هەیە، ماوەیەکی کورت دەمانەوێت زۆرترین بابەت بورژێن بۆیە هاوکاری بکەن بۆەوەی زۆرترین قسە لەم بارەوە بکەین. فەرموو دکتۆر محەممەد. پێشەکی زۆر سەرام لە خۆت و لە میوانەکان و لە بینەران. ئەوەی ڕاستی بێ دەبێ ئێمە زروفی خۆمان بزانین لە ناوەوە، هەروەها زروف کارکتەرە سیاسیانەی کە ئەکتیڤن لەسەر برێن لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستانە. ئەوانە ئەبنە هۆی ئەوەی هێزێک بتوانێت چۆن تەعامل لەگەر هەرێمی کوردستانەکە. ڕاستی ئێمە عاملی ناوخۆیمان گەلێک زەعیفە، زۆر لاوازە. نەتیجەی بوونی بەرژەوەندی تایبەتی حیزبەکانیان سەرانی حیزبەکان بۆتە هۆی ئەوەی کە ڕاستی ئیرادێکی جددی نەبێ لە حیفازکردن لەسەر سەروەری هەرێم. مەسەلێکی دیکەژەوەی کە بەرژەوەندی تایبەتیەکانە، ئەو دو بەرژەوەندی تایبەتیانەوە دەکەوا بەستیان بکات بە هێزی دەرەکی و بە تایبەت هێزی ئەو لایەنانەی کە دەتوانن بیان هێلنەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە دەسەڵاتە بە دژی ئیرادەی گەلەکەیان. ئەوەش مەسەلێکی
مەسەلێکی دیکەژەوەی بەرژەوەندی ئابووری لە تویەکەوە دروست بوونەتە هۆی بەڕاستی لە باتەوەی ببێتە خۆی خۆشگوزەرانی بۆ ئێمە بۆتە هۆی ماڵوێرانی بۆ ئێمە. مەسەلەی نەفتە، مەسەلەی غازە، مەسەلەی ئەوتیا و بازرگانیە گەورەیە، ئەوانە هەمووی هۆکارێکن. لە لایەکی دیکەشەوە ڕاستی من ئەوە دەبێ بڵێم قەناعەتی خۆمە هەر کەسێک چۆن لێ چێداتەوە، من قەناعەتی من ئەوەیە کە ئەو سەرانی هێزەکان لە دوولاوە لە زۆنی سەوز و لە زۆنی زەردا کە وابەستە دەبن بە دەرەکی نەتیجەی ڕاستی نەبوونی ئیلتیزامە بە ئەو پرسە نەتەوایەتیانەی کە هەیان بووە بەو پرسە نیشتیمانیای کە دەبایە ئیلتیزامی پێ بکەن. ئەوانە هەموو ئەو ئیلتیزاماتانە ئەبەزێنن لە پێناو بەرژەوەندی و مانەوەی خۆیان. ئەو دوعا ئەوانە هۆی هۆکاری ئەوەنە کە تورکیا ئەتوانێت بە ئاسانی بێتە ناوەوە. مەسەلەی پەکەکە مەسەلێکی سانەویە. ئەسلەن بوونی پەکەکە من بە قەناعەتی من هیوادارم بە بیرێکی قول و کراوە ئەو شتە وەربگرن. بوونی پەکەکە عاملی بەهێزکردنی هەرێمە نەک زەعیفکردنی. بۆ لەبەر ئەوەی تو لە کاتی تەعاملکردنا لەگە هێزێکە تۆ دەتەوێت هەندێک هێزێ پارسەنگت هەبێ، پارسەنجی هێزت هەبێ لە هەموو کاتێکە ئەگەر هاتو لایەنێک دەستت لێ بۆشێنێت و بتانی ئەو هێزە بەکاربێنی یا ئەو هێزە قوتکەوە بۆ ئەوەی بتانی ئەو خەتەرانەی لەسەرتە لای ببێ. مەسەرەن بۆ نەمونە من بە برادرانی پەیەدەم وەختی خۆی وتم کە هجومیان کرد بۆ ڕەقاوتم دەستان سووککەن لەبەر ئەوەی گرتنی ڕەقا ئەبێتە هۆی ئەوەی ئێوە نوشستی بێن، لەبەر ئەوەی پێویستیان پێتان نامینێ. ئێوە عامیلی دەرەچین دکتۆر بەڵێ بۆچونیان چی مەقسەدم وتیان لەبەر ئەوەی ئەوان عاملێکی دەولی نینە، عاملێکی پێرن هێزێکی ناوەچیە ڕاستی فاکتەرێکی نادەوڵەتیان فاکتەری ناودەوڵەتی لەگەر فاکتەری دەوڵەتیان مقارنەی بکەی زەعیفە. مەسەلەن ئەوان بەرەمبەر بە تورکیا مقارنە بکە. ئەمریکا کە پاش ئەوەی توانیان ڕقە بگرنەوە بە ئاسانی وازی لێهێنا. من وتم دەستان سووکەن ئەو شتانە لەبەر ئەوەی ئێوە پێویستان بەوەیە دائیمەن ئەوێک بمینێتەوە بۆ ئۆرەی تەوەتر بمینێتەوە، پێویستیان پێتان بێ. ئەگەر پێویستیان پێتان نەبێنەوە ئێستا کەش ئەگەر پارتی ئەو غەڵەتە بکات لەگە پاکەکەیە بکەوێتە شەڕە، بەڕاستی بە نەسبەت هێزیشەوە پێیان ناوێرێ. ئەوە یەک لە مەسەلەکانە کە زەربێکی گەوریان پێکەوێت. دووەمیش ئەوەیە خۆیان سووکەکەن لەبەر ئەوەی ئەو عاملەی کە هەیە نامینێت بەو شێوەیە کە پێویستە بەکاری بێنن. بۆیە تو دائیمەن دەبێت لە بەلانسی هێزە لە تەوازونی هێزە ئەوێکت هەبێ، یعنی پارسەنگێکت هەبێ. ئەگە ئەو پارسەنگانت نەما تو شتەکان لە دەستە دەی. پارتیش ئێستا کە ئەوەی ئێستایکە ئەگە بچێتە شەڕەوە لەگەر پەکەکەیە ئەو پارسەنگانە لە دەستا. ئەوانە مەسەلەی گرنگن کە کاری لەسەر بێت. بەرێ ڕوونە. سوپاس دەکەم کاک دکتۆریان. بە هەمان پرسیار لە کاک چەتۆ بەڕانەتی یەکەم. کاک چەتۆ بە بۆچوونی ئێوە، یعنی بۆچی وە چۆن کۆماری تورکیا دەتوانێت بەم ئاسانیەی بەم ئاستەی ئێستای واتە بەم ئاسانیە بەم ڕێگە خۆشکردنی کە هەیەی بەم بێدەنگیە نێودەوڵەتی کە هەیەی خاکی هەرێمی کوردستانی عێراق نەک تەنها ببەرێنێت بەڵکو جۆری بەزانەکەشی جار بۆ جار و کات بۆ کات و ڕۆژ بۆ ڕۆژ تەطویرتر پێ ئەکا ئەبدەیتی ئەکا گۆڕانکاری بەسەردادێنێ. مەسەلەن ئەگەر جاران تەنها بردومانی ئاسمانی بواە، ئێستا لە دابەزاندنی هێز و دابەزاندنی هێزی سەربازی و جێگیرکردنی بنکەی سەربازی و دڕینەوەی دار و چۆڵکردنی گوندەکان و هەستەکەی زیاتر دەبێت. ئەمە چۆن لێکە دەیتەوە بەڕستان؟ بەڵێ سوپاس. سەلامیشم بۆ میوانەکان تێ و لە جەنابیشت و لە هەموو بینەرەکانیش. جارێ بەر لە هەموو شتێک حەزم لێ لەسەر نقطە
قسەی بکەم بە کورتی زۆر ئێمە بەو شێوە سوچیە بەو شێوە ئاسانیە بەو شێوە نەرمیە کە باز لە تورکیا دەکەین نابی بەو شێوە نەرمی باسی بکەین. تورکیا داگیرکەری وڵاتی کوردستانە، پێویستە لەسەر هەموو سیاسەکانی کوردستان، لەسەر هەموو ڕۆشنبیری کوردستان، لەسەر هەموو خەڵکی کوردستان کە باز لە تورکیا دەکا، باز لە ئەمریکا ناکە، باز لە فەرەنسا ناکە، باز لە دەوڵەتێکی داگیرکەر دەکات. پێویستە دائیمەن لەگەر ناوینان هەر یەکێک لەمە بەو هەستەنەتەوەیە بەو بیرکردنەوەیە باز لە تورکیا بکەین کە باسمان کرد پاشگیری داگیرکەری بخەینە پاڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا. ئەمە چ سوودێکی دەبێت کاک چەتۆ؟ ئەمە پێ دوایە ئەو سوودانەی چییە لە کاتێکدا ئێمە ئێستا هەر کە سولایەن و شوێن و حزب و حکوومەتێک پاشگیری داگیرکرد بۆ وڵاتێکی وەکو تورکیا بەکاربێنین بە بڕوای ئێوە ئەنجامەکانی چی دەبێت یان چ کاردانەوەیکی باشمان بەدەستەکەوێت؟ بە بڕوای من بابرێم وەک چەتۆ ماهیەتی تورکیا دەناسێنین، ماهیەتی تورکیا بە هەموو خەڵکی خۆمان دەناسێنین. منداڵمان گەورەمان گچکەمان دەزانی ئەو تورکیایە چییە لۆ هاتیە کە تووشەی داگیرکەرت خستە پاڵی ڕاستەوخۆ پەیامەکەت پێگەیان ئەو هێزە سەربازیە یان هەتا بە جۆرەکانی دیکەش کە ئێستا ئەڵانەکە خەریکی پرۆسەی داگیرکاریە لێرە لە باشوور چکە لە زۆر ڕووە ها مەسەلەکە هەر لایەنی عسکەری نییە. تورکیا پرۆسەی داگیرکاری دەکە هەر لە پاش ئینتیفاضەی ڕا بە بەردەوام لە ڕێگەی هیلالی ئەحمەر، لە ڕێگەی PMF، لە ڕێگەی بازرگانی، لە ڕێگەی شێواندنی کولتور، لە ڕێگەی کەنا هەموو کەناڵەکانیان کار لەسەر داگیرکردنی کوردستان دەکەن. نامێ زۆر بە درێژی بچمەنا ئەوانە ئەگەنە دەیان نمونەمان پێەیە. لێ پێویستە لەسەر ئێمە کە باسی دەکەین وەکو داگیرکەر بیناسێنین. ڕەنگە ئەگەر ئیسا بکەین عێراقیشە تا ئێستا هەندێک شوێنی کوردستانی لەبەردەستی مایە، بەڵام بە حکمی وەزعی ئێستا ئەمە هەیتمان لەگەر عێراق ڕەنگە و پێناسەیە زۆر گونجاو نەبی، بەڵام لە دەوڵەتێکی وەک تورکیا پێناسەکە پڕ بە پیستی خۆیتی پێویستە هەموو خەڵک لەو مەسەلەیە ئاگادار بکەن و خەڵک ئەو سەقافەتە لەگەن خەڵک دروستکەن. تورکیا داگیرکەرە، شتێکی دیکە نییە، نەزیرانە، نە ئێمە پێکەوە لەگەری بە دەتوانین لەگەری بژین، نە ئەو قبولی ژیانی ئێمە دەکا. تورکیا بە کاملی هاتیە وڵاتی ئێمە نەکەر باشووری کوردستان هەموو بەشەکانی دی. خۆ ئەوە ڕۆژاوە ئەوە دەست لە ڕۆژاوە وەرەدا چی بەرامبەر ڕۆژاوا کرد؟ تورکیا بە کاملی وتی دەوڵەتی داگیرکەری تورکیا لە پاش ئینتیفاضەیەوە کار لەسەر ئەو مەسەلەی دەکا بە خەتەرێکی گەورەی لەسەر خۆی دەبینی. هۆکارەکەش ئەوەیە داگیرکەر بە تەبیعەتی خۆی کە وڵاتێکی داگیر کرد دەبی پێکاتەی ئەو وڵاتەی ئەو خاکەی بە هەموو شێوەک بسڕیتەوە کە ئەو پەیامەکەشیان ئاشکرایە بە بەردەوامەوە لە هەموو قسەکانیان بە ئاشکرا لە بەرامبەر تەلەڤیزیۆنەکانی لە بەرامبەر ئەوکانە. ئەوە چەند ڕۆژ فترەك لەوە پێش بینیمان ئەردۆغان بە بەرجی عسکەری ڕاوەستا بوو ویلایەتی مووسڵی بە کاملی لکاندبووە بە خەریتی تورکیا. ئیترەوە هەموو پەیامن دەبی تێبگەین، دەبی بەو شێوەش ڕفتاری لەگەن بەو شێوەش خەڵک تێبگەینین کە بەڵێ ئەو وڵاتە داگیرکەرە ئەوە ئیستیفادەکەیت. پاشان بسمە سەر وەڵامی پرسیارەکەت. مامۆستا محەممەد کەیانی جوانی ڕوونی کردو نامی شتەکان دووبارەکەمەوە چەند هۆکارێکی دیکە ئەگەر یان زیاتر تۆخکردنی بی یان زیادە بیتن بخمە سەر قسەکانی ئەو پەشێوی لە ناوچەکەی ڕوودەدا ئەو هۆکارێکی زۆر باشە لە بۆ تورکیا، مەجالێکی زۆر چاکە لە بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا کە بێ دەست لە ناو ئێرە وەربدا هەر لە شەڕی داعشەوە بگرە هەر لەو مشکلانەی لە سووریا ڕۆیاندا لە بەهاری عەرەبی ئەوانە هەموو هۆکاری ئاسانکاری بوون لەوی. ئەو نقطەیە ئەمن زۆر تاکیدی لەسەر دەکەم و قسەکەی کاک محەممەدی ئەوە بە بڕوای من نقطە هەر ئەساسیەکەیە. حیزبەکانی کوردستان بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان حکومەتی کوردستان کە پەرلەمانی شەر لەوانە و هەموو کایەکان لەبەردەستیوانە بەڕاستی استراتیژی نەتەوەییان نییە، هیچ بیر لەو مەسەلەیەش ناکەنەوە، هیچ لای لێ ناکەنەوە. ئەوە هۆکارەکەیە زۆر باش دەزانن، زۆر باش گەیشتی نەقنەعات ئەگەر جەوەک کچی ئازادی دیموکراتی لێرە بخڵقێ ڕەنگە ئەوان دەسەڵاتیان لەدەست نەمینێ لێ بە کاملی بەداخەوە دەرم دەرگایان بە کاملی واڵا کردێ لە بەردەم داگیرکەری تورکیا بێتە ناو ئێرە و ئەوەش فرسەتەکە لە بۆ تورکیا لە بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا و تموحیشی زیاترە لێرانە هەر ئەوەندە نییە بێ منتقی هەفتانین داگیر بکە یان گارە داگیر بکە یان شوێنی چکە داگیر بکە. ئەوە بەشێکە لە پلانەکەی زۆر زیاترە هەموو باش کوردستانە. کاک چەتۆ بمبورە عادەتەن جۆرێک لە تایبەتمەندی من وایە حەز ناکەم بەسەر هەندێک دەستەواژە و وشەدا کە بەکار دەهێنرێن حەزم لە هەندێک ڕاوەستانی هەیە.
تکاکەم لە بیری خۆت مەبەرەوە بۆی قسەکە تەواوکە کاتێک کە دەڵی دەستی بۆ واڵا کراوە زیاتر لەسەری ڕاوەستی پێم باشتر دەبێت ئەمە دەست واڵاکردنەبووی فاکتەری نێودەوڵەتیشی لەگەڵە یان تەنها ناوخۆ بوو مەبەستت بە بڕوای من ئەگەر هەش بیتن بە شێوەی وانێ فاکتەری نێودەوڵەتی زیاتر ناوە خۆیان مەسەلەکە بەس لە ناوە خۆیە لە ناوە خۆش هۆکارەکەی کۆمەڵک شتا کەواتە سوودەکانی چییە؟ سوودەکانی چی بێ؟ عەجەبە ئەگەر هۆکارەکانی مانزانی بێ یا گەلی کوردستان بەشێکی زانی بێ پێ دوا بێ سوودەکانی چییە بێ کاک چەتۆ؟ دەزوانەکردن؟ بەڵێ سوودی چیە؟ دەزوانەکردن ئەوە نەتیجەکەی ئەوە بوو هیچ سوودی نییە لە زەرەر زیاتر زەرەری ئانی زەرەری مستەقبەلی تەنها ئەوەی هەیە بە نەتیجە 100% بە قازانجی بەرژەوەندی دەوڵەتی داگیرکەری تورکیا دێ بۆ کوردستان و بۆ خەڵکی کوردستان یەک سوودیشی نییە تەنها وەکو حیزبەکان وەکو کەسایەتی ناو حیزبەکان یان لایەنی دەستڕۆیشتی ناو حیزبەکان یان گروپی دەستڕۆیشتی ناو حیزبەکان سوودی ڕەنگە شخصی مالی تر چشتی لەو بابەتیان لە خۆیان نەبێ بەڵام وەکو استراتیژی وەکو بینێتەوەی هیچ سوودێکی نییە لە زەرەری زیاتر زۆر سپاس دەکەم لەگەڵم بمێنەرەوە تکا دەکەم لەگەڵ هاوڕێ ئەبوو کاروان دەرفەتە دەینە ئەو هەمان پرسیار سڵاوت لێبێ هاوڕێ ئەبوو کاروان بمبورەکە ڕامانگرتی بۆ چوونی جەنابتانمان پێویستە دەربارەی ئەم پرسە پێتان وایە کۆماری تورکیا چۆن و بە ئاسانی دێتە خاکی هەرێمی کوردستان ڕەنگە لەم ماوانەدا قسەی زۆرمان بیست بێ تازە هاوڕێیانیشمان قسەیان کرد هەمان شێوە بیر بۆ چوونی ئێوە لەم ڕووەوە چییە؟ سەرەتا زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ میوانەکان و بۆ بینەران و گوێگران تەوانم بابەتە وەکو جەنابتان فەرمونون زۆر گفتوگۆی لەسەر کراوە و ڕاو بۆچوونی زۆری لەسەر وتراوە من لە پاڵ ڕاو بۆچوونی برادەران قسەی لەسەر بکەم چەند خاڵێکی تر ئیزافە بکەمە سەر ئەو خاڵە یەکێک لەو خاڵانە کە وەکو خاڵێک باسی بکەم ئەوش پەیوەندی بە عێراقی مرکزۆیە ئەم عێراقا کە بەرپرسی سنووری سەرجەم عێراقا بە کوردستانیشەوە لە بارودۆخێکی زۆر خراپ تا دەژێت توانای ئەوەی نییە دیفاعن لە سنوورەکانی خۆی بکات هەروەها توانای ئەوەی نییە لە کە یاسایەکە یاسای نێودەوڵەتی پێڵێن و ناکرێت تەجاوز بکرێتە سەر سنووری وڵاتانی تر ئەو ناتوانێت ئەم تەدەخولە ڕەت کاتەوە و بە تایبەتریش نەیتوانیوە ئیلغای ئەو ڕێکەوتنانە بکاتەوە کە پێشتر لە زەمەنی سەددامە و دوای ئەویش ئەو ڕێکەوتنانە ئەنجامی دراوە دیوێکی تر ئەگەر ڕوونتر بڵێم ئەوەیە ڕەنگە تا ڕادەیەک پێی باش بوو بێت کە هەوڵ بدرێ بارودۆخی کوردستان یان فشارێک بکرێتە سەر حکوومەتی کوردستان بۆ ئەوەی توانا و دەسەڵاتەکانی کەمتر بکرێتەوە ئەوە تا دوێنێ پێرێ وزارەتی دیفاعی عێراقی بە ئاشکرا قسەی لەسەر ئەوە کردووە کە ئێمە بەشدار بین لە دەرکردنی پەکەکە ئەوە پێویستە دەستمان واڵاکەن و لەگەڵ لایەنی کوردستانی شوهرێمی کوردستانە ڕێککەون بۆەوەی ئێمە ئامادە بین توانای ئەوەمان هەبێ و بچینە سەرجەم هەموو سنوورەکانی کوردستان ئێمە دەزانین کە جێشی عێراقیش بچێتە سنووری کوردستان دواتر چۆن مامەڵەکە واتە ئەتوانم بڵێم هۆکارێکی لە ڕووی عێراقەوە تەماشای بکەین ئەمە یەکێ لە هۆکارەکانێتی هۆکاری دووەمیشی ئەوەیە کە ئەگەر لە ڕووی هەرێمی کوردستان و تەماشای بکەین دیسان هەرێمی کوردستان بارودۆخێکی خراپی هەیە و هەروە پێکهێناری نێرناری کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان متتەفق نین لەگەڵ ئەم بارودۆخە چۆن ڕوبەڕوو ببنەوە و ڕێک ناکەون لەسەر لەگەڵ با بڵین کاری هاوبەش و سیاسەتی هاوبەش چۆن ڕوبەڕووی ئەوانە ببنەوە بگرەوە ڕەنگە
پەیوەندی حیزبایەتی زاڵترە لەگەڵ با بڵێن دەوڵەتانە دەوڵەتی تورکیا تاکو بەڕەسمی حکوومەتی هەرێم چۆن مامەڵەکە ئەوەی ئێستا ئەکرێت دەبێنێ هەر هەڵوێستێک دەرببڕن هەست بەوە ناکەیت کە ئەم هەڵوێستێکی یەکگرتووی حکومڕانانی هەرێمی کوردستانە. خاڵی سێهەمیش ئەو تورکیا دەیکا وە گوێ نادا لە بە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەیە ئەوش ململانەی نێودەوڵەتیە ململانەی نێودەوڵەتی بە تایبەتی و قوتبەی ئێستا رووسیا و دەوڵەتانی تر و دواتریش لەگەڵ باڵێن ئەمریکا و مەساڵحی ئەمانە تورکیا یاریەکی باشەکە لەو بابەتەوە یاریەکە زۆر جار ئەگەر بێوێ هەنگاوێک بنێ ئاراستەیە بکە یەکێک لەگەڵ یەکێک لەمانە ڕێکەکەوێت و دیفاعشی لێ ئەکات لەبەرەوە ئەو یاریە لەبەرەوەی هەم کۆمەلگای نێودەوڵەتیش یەک هەڵوێست نییە لەو بارەیەوە دیسان ئەو توانێتی ئیستغلالی ئەو ململانەیە بکە سەرڕای ئەوەی بە تەبیعەتی تورکیا و لە مێژووشا و لە ڕابردووشە با بڵێن دەوڵەتێکە هەوڵی داوە و دەوروبەری خۆی سنووری دەوڵەتان تا بۆی بکرێت داگیرکاری بکات ئێستا بە بڕوای من با بڵێن تورکیا و هەمانگانە نەئەنا سەرڕای کۆمەڵێ بابەت لە ڕاستە تەدەخولێکی لە ڕۆژئاوا کرد تەدەخولێکی لە سووریا کرد بەڵام رووسیا سووریا بە پشتگیری رووسیا سنوورێکیان بۆی دانا نەیتوانی زۆر لەوە زیاتر تەجاوز بکە و حتا ئەو هەڕەشانەی ئێستا لە شنگالەدا هاوڕێ بووکاروان ئەگەر یارمەتیم بدەی هاوڕێ بووکاروان لە پرسیارەکانی داهاتوومە زۆر بە دیاریکراوی دەچینە سەر بابەتی کاردانەوەکان بە تایبەتی پرسیاری تایبەتم بۆ بەڕێزت دەبێت ئێوە وەکو حیزبی شیوعی کوردستان لە هەرێمی کوردستان وەک گروپێک وەک یەکەمین پارت و لایەنی سیاسی کە هەڵوێستانە بوو گردبوونەوە کراوە بەیاننامەتانە بووە من دێمە سەر ئەمە سەر کاردانەوە نێودەوڵەتیەکان سەر ئەوەی چیتر بکرێت بەڵام بە بڕۆمەوە لای هەندێک لە ئەگەر یەک دقم بدەیت بۆ فۆی فکرەکەم تەواوکەم ئەکید فکرەکەم تەواو یعنی من تەسەوتم ناتوانێت زۆر لەوە زیاتر تەدەخولی سووریا بکە لەبەر بوونی با بڵێن لەبەر بوونی و پشتگیری رووسیا بۆ سووریا و دەوڵەتانی تریش بۆ ئەوە و سەرڕای ئەوەی هەڕەشەدا کە بێت بۆ شنگال و بۆ منتیقانە پێم وان نییە حسابێک بۆ حەشدی شەعبی و حکوومەتی عێراقی بکە و ئەوان ڕێگری لێ بکەن ناتوانێت لەبەرەوە زیاتر دەتوانێت ینی هیچ ڕێگریەک نییە لە بەردەمی بێتە هەرێمی کوردستان و بەجددی بۆیە باشتری شوێن بۆ ئەوەی با بڵێن ئەجیدای خۆی جێبەجێ بکە ئەو تەدەخولەیە بێتە هەرێمی کوردستان دەربارەی پرسیاری دووەم کە کەمێک پێش ئێستا وروژاندم مەسەلەی کاردانەوەکانە یعنی لە ڕابردوودا لە ناوخۆدا جێبیستی چەندین کاردانەوە بووین هەم لە کاردانەوەی عێراق یعنی لە ڕووداوەکانی پێشووتریش بۆ مەسلەی تەداخولی تورکیا تەنانەت گوێمان لە کاردانەوەکانی حکوومەتی عێراقی بوو کاتێک کە ئەویست بەشدار بێت لە کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای نینەوە مووسڵ بە دیاریکراوی بینیمان چۆن عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی هەتا ڕادێک سنوورێکی بۆ دانا بۆ ئەوەی بەشدار نەبێت لەو کردەوە سەربازیە جیهانیە تەقریبەن با بڵێن ئەگەر بە بیرمان بێتەوە ئەگەر بەشداریشی کردبێ بەشداریەکە زۆر وەکو ئەندامێکی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش نەبوو دەمەوێت کاردانەوەکان لە جەنابەت بپرسم چۆنیان هەڵدەسەنگێنی چ لە ناوخۆ چ دەرەکی و چ لە ناوخۆی تورکیاش ئایا وەک سیاسیە کە ئێوە چاودێری بارودۆخەکە ئەکەن لەوێ چ دەگوزەرێ بابەتی ئینتیخابات و مەسلەی ململانەی نێوان حیزبەکان و
لێک هەڵوەرینی ئەندام و کادرە باڵاکانی ئاک پارتی لەوێ کاردانەوەیەک دەربارەی ئەم پرسە هەیە مەسلەی کاردانەوە ناوخۆیەکان کەم تا زۆر ئێمە ئاگامان لێە بەڵام دەربارەی کاردانەوە نێودەوڵەتیەکان دەربارەی کاردانەوە هەرێمایەتیەکان چ بۆچوونێکتان هەیە و دەربارەی کاردانەوەی نێودەوڵەتی بە دیاریکراوی چی بکرێت باشە؟ بەڵێ لەگە من تا بێزەحمەت هاوڕە چەتۆ بوو ئەبوو کاروانە بەڵێ هاوڕە چەتۆ جێت لە ئێمەیە پرسیارەکە لەگەر من بوو بەڵێ پرسیارەکە بۆ تۆ بوو هاوڕە چەتۆ نەبوو داوای لێ بردن دەکەم زۆر ئەگەر تەماشای شتەکان بکەین هەتا ڕادێکی مناسب کاردانەوە بووە کاردانەوەی نێودەوڵەتی بووە مەسەڵەن بۆ خۆت باست کرد لە عێراق و تەنانەت جامیای عەرەبی و مسر باش هاتە سەخەت و تەنانەت دەوڵەتانی دەرەوەش هەتا ڕادێکی باش هاتنە سەخەت بەڵام وەک پێم وابێ هاوڕێ بوو کاروان بوو گوتی زیاتر هەر کەسێک یان هەر وڵاتێک یان هەر لایەنێک کە باز دەکا زیاتر حیسابی بەرژەوەندی خۆی دەکا مثلەن بۆ نمونە لە ناوەخۆ وەرگرین عێراق کە کاردانەوەی دەبی کە دێتن کەمتر باز لە هاتنە ناوەکانی یان دەستێوەردانەکانی ناو باشوور دەکات لەلایەن داگیرکەری تورکیاوە کاتێک کە تموحی تورکیا یان چاوی تورکیا ڕوو لە ئەو شوێنانە دەکات کە لە بەدەستی عێراقا ئەو کاتە زیاتر دێتە پێش و هەموو دەوڵەتانیش بەگشتی بەو شێوەیە بیر دەکەنەوە لەو دواییەی لەو بابرین دوو ئۆپەراسیۆنەی ئەخیری لە گارە و لە ئەو ئۆپەراسیۆنەی گارە لەگەر ئەوەی ئێستا هەیە بەڕاستی کاردانەوەکانی دەرەوە و عێراق و ینی هەتا حکومەتی کوردستانیش کاردانەوەکان شتێکی ئەو تونینە باز بکرێن شتێکی ئەو تونینە هیچیشی لەسەر بینا بکرێت کە ئەوە لە ئەساسدا پێویست بوو پێش هەموو کەس حکومەتی کوردستان لەو مەسەلەی بەهات بادەنگ چونکە ئەو باڵا دەستە لێرە ئەو سنوورە سنووری ویە هێزی پێشمەرگە لەوە بەهات بادەنگ بەری لە ئەو داگیرکاریانی تورکیا بگرتایە و هەروەها عێراقیش ئەوە وەکو ئەرکەچی یاسایی لەبەرەوەی هەرێمی کوردستان بەشەکە لە عێراق مەفروض بوو تەنانەت بە هێزی سەربازی یان هەر هێزی نەبایەگە هێزی سەربازیژنە عێراق لە ناو ئومم متحیدا هەوڵەکی بدا بواە عێراق لە جامیعای عەرەبی لە مؤتەمەری ئیسلامی لە هەموو ئەوانە کارێکی بکردایە بەڵام دەبینی زیاتر ئەوەندەی بە کێشە ناوخۆییەکانیان و منافەسەی حیزبی و ئیشکردن لە بۆ انتخابات و محاسەسە و شتیوا خەریکن بەریان بەو لایەنە نییە لێرە ئەمن وا دەبینم ڕەنگە ئەوانە هۆکارێکیان لە پشتبی یان هۆکارێک هەبی وای کردبی ئەوانە بێدەنگ بن بە بڕوای من هۆکارەکەش بەڕاستی بێدەنجی ناوە خۆیە ئەگەر لە ناوەخۆ خەڵک دەنجی نەبی ئەگەر لە ناوەخۆ خەڵک یەکگرتو نەبی پەیامەکی یەکگرتووی نەبیتن وەکو ئەرکەچی نەتەوایەتی وەکو ئەرکەچی تەنانەت ئینسانیش لەبەرەوەی ئێستاوە دەست لە ژینگە دەباتن ژینگە تێک بداتن لە ناوەخۆ هیچ شتێکی لەو بابەتەی نەکرای هەوڵ هەیە مثلەن بۆ نمونەمە وەک کەنەکە هەوڵی زۆرماندا هەتا لە ئەوەی ڕابردوو کە خەریک و شەڕ ببی لە فترەی کێشەکانی منتقەی برادۆست و دواتر گارە حیزبەکانمان هەموو بینی سەردانی هەموو حیزب و لایەن و کەسایەتی و ئەوانەمان کرد دەورێکی باشی بوو هەر چۆنێکبی ئەگەر بە پێویستیش نەبوو بەڵام توانرا ئەو تفەنگانەی بەرامبەری یەکتری بوون تفەنگەکان بێنە خوارێ شەڕەکە نەکرێت ئەوەیان هەر ئەوەندە لە توانادا هەبوو یان هەر ئەوەندەمان پێکرا بەڵام زامنی هەموو کاردانەوە نێودەوڵەتیەکان بە بڕوای من نێودەوڵەتیەکان هەرێمایەتیەکان عێراق نازانم چەندەر هەمووی ناوەوەی کوردستانە ئەگەر لە ناوەوەی کوردستان خەڵک ئامادە نەبی بێتە زادەی خەڵک ئامادە نەبی بە یەک دەنگ بە یەک هەڵوێست هەموو حیزبەکان پاڵپشتی یەک بکەن و بە یەک بگرن بەو مەسەلەیە نێنە مەیدانێ باوەڕتەبی کاردانەوە نێودەوڵەتیەکان شتێکی ئەو تۆ نابی ڕەنگە شتێکی سانەوی دەبێت بشبی شتێکی سانەوی دەبێت مەسەلەن بۆ نمونە ئەو خۆپیشاندانەی دوونەی برادرانی حیزب شیعی ترام بەشدار بووم وەکوەر هاوڵاتێک چوون بەشدار بووم شتێکی باش بوو بەداخەوە من لەوێن دەرێ پێشنیارە چیم کرد گوتم دەبوو هەر هیچ نەبە لە ژنێهاری کاری چەپەکان بەیەکەوتان کردایە ئەگەر خەڵکی کەژنەهات دەنگدانەوەی زیاتری دەبوو باشتر دەبوو دیار بوو ئیشکالاتێکی فەنی لە بینیانە بوو ئێستاش ئەو مەسەلەیە مەجال هەیە پێویستیشە هەر هەمومان لەسەر ئەو مەسەلەی ئیش بکەین
هەر هەمومان بین هەموو حزبەکان هەموو لایەنەکان هەموو چین و توێژەکان بین لێرە ئەو پێشێلکاریانی تورکیا هەموو بە دیکۆمنت بکەین هەمووی بخێنە سەر کاغەز لە ڕێگەی هەر کەناڵک هەر یەک لە لای خۆمان هەر هێزێک لە لای خۆیەوە هەر حزب تەنانەت هەر کەسایەتێک لە لای خۆیەوە بیگەینکە ناوەندە جیهانیەکان لەوێوە پاڵپشتی لەبوو پەیدا بکات لەوێوە ڕێی ئامی لەبوو پەیدا بکە ئەو کاتە ڕەنگە کاریگەریەکی دەبێت ئەگەنە بە بڕوان مەگەل لێرە لە ناوە خۆ خەڵک کرددانیشی هیچ نەکاتن وەگەوەی ئێستا هەیە بە بڕوان کاردانەوەی دەرەچی زیاتر لە بەرژەوەندی خۆیان شتێکی دیکە ناکەن و بەرژەوەندەکانی جووا لە بەرچاوانە هاوڕێی بکارانی شارەتی جوان بە کێشەی بین رووسیا و ئەمریکاواندا من نامێ بچمە سەری ئەوە زۆر دەوری هەیە بەڵام دەکرێت برین ناکرێت دەکرێت بەڵام بە ئەساس لێرە لە ناوە خۆیە لە ناوە خۆ پێویستە هەمومان بگەین یەکتری هەمومان لەگە یەکتری یەک دەنگ بین و بە یەکەوە شتانە بکەین و تەسیر لە ناوەندا جیهانیەکانیش بکەین. بەڵێ دکتۆر محەممەد کیانی جەنابتان دەربارەی ئەم پرسە مەسلەی کاردانەوە نێودەوڵەتیەکان کاردانەوە هەرێمایەتیەکان و بە تایبەتیش کاردانەوە ناوخۆیەکان چ بۆ چوونێکی جیاوازترتان هەبوو لە بۆچوونی کاک چەتۆ بەڕانەتی پێتان وایە ئەوەی ئەوتی هەر ئەوەیە و تەواو شتێکی تر لە ئارادا نیە ئەتە لە ناوخۆدا لە دەرەوەدا دەبێت چیتر بکرێت ئایا هێزی کوردستان لە ئەوروپا لە ئەمریکا بای ئەوەندە نییە بتوانێت کاریگەری لەسەر کۆنسوڵخان و ناوەندە جیهانیەکان دابنێ ئایا ئێمە هێزی هەرێمایەتیمان نییە ئایا ئێمە کاردانەوەی سەربازی چۆن بنوێنین لە ڕووی میدیاییەوە چۆن مامەڵەکەی لەم بارەوە بۆچوونی بەڕێستان دکتۆر محەممەد ڕاستی بن لاریم نییە لەوەی کاک چەتۆ باسی کرد بەڵام هەندێک شت هەیە من ڕەنگە لەبەرەوەی بە حکمی ئەوەی لەگەر سەفارەتەکان و لەگەر سلکی دیبلۆماسی جیهانیە کۆنتاکتی باشم هەبووە لەوە پێش لەو کاتێک کە ئەندام پەرلەمان بووم من ئەوەی ئەزانم هەموو هێزەکانی هەموو دەوڵەتە ڕۆژاواییەکانی دژی ئەو عقلیەتی تەوەسوعی ئۆردوغانە لە لە باکووری ئەفریقا لە ئاسیایی ناوەڕاست و هەروها لە ئاسیایی نزیک لە سووریا لە عێراق لە هەموو لایەکەوە لەبەر ئەوەی ئەوان حیسابێکی گەورە بۆ ئەوە ئەکەن کە دەوڵەتی تورکی چەند مەسەلێکی ئەساسی هەیە ئەوەیە کە نانەوێت ببێتە هێزێکی ئیقلیمی گەورە بتوانێت تەسیر لە بەرژەوەندی تایبەتی ئەوان بکە ئێمە دەبێ وەکو مەسەلەکانی بۆ ئەوەی تەوزیحکردنی ئەوەی کەوتم نەوەک هەر برێن قسەیە ئەوان دەزانن تورکیا دەوێ پیشەسازی چەکی سەربازی بەرەو پێش ببە ئەو یەک لە مەسەلەکانە دەیاوێ ببێتە هێزێکی ئەتۆمی گەورە و دەیەوێ هەڵ بەهاوێ بۆ ئەو دەوڵەتە ئیسلامیانەی کە لە ئاسیای ناوەڕاست و لە هەروەها لە باکووری ئەفریقیا و هەروها بێلەوەش مەسەلەی سووریا و عێراقا ئەوانە کە ویستەتی تەوەسوع بکات لەو جیانە ئەوانە ینی بە ڕاستی بە هەڕەشێکی گەورەی دەزانن لەسەر بەرژەوەندی تایبەتی خۆیان ئێمەش وەکو برێنەتەوەیەک یا وەکو کیانێک دەبێت ئێمە حیساب بۆ شتانە بکەین بەڵام بەداخەوە حیسابی دەسەڵات دارانی کوردستان ئەو حیسابانە نازانێت حیسابی بەرژەوەندی تایبەت دەزانێن بە حیسابی ماهانەوەی خوا نەزانێت لەبەر ئەوەی علاقێکی تایبەتیان نییە بە بیری نەتەوەیە بە چۆنیەتی فراوانکردنی بەرژەوەندی نیشتیمانی گەلی کورد و عێراقیش ئێمە لە عێراقا ڕاستی پێمان خۆش بیان ناخۆش بێ ڕەنگە ئەوان پێیان ناخۆش بێ کە منەو قساکەم ئێمە کارکتەرێکی بەهێزین لە عێراقا ئەگەر بێت و بە شێوێکی یەکگرتو کار بکەین لەبەر ئەوەی عێراق ڕەفزی ئێمە ناکە وەکو کورد
ئەوەی ڕەوزی ئێمە ئاکا دکتۆر محەممەد دکتۆر ببورە من مەقصدم لەوەیە هەندێک شت هەیە زۆر گرنگە من دەمیزبیرم گرنگەکە لەوەیە کە ئێمە دەبێت ئەهەمیەتی خۆمان بزان ئەهمیەتی خۆمان لە ناوچەکە بزانین چونکە ئەگەر تو ئەهەمیەتی خۆت نەزانی ناتوانانی ببیە کارکتەرێکی کارە کورد کارکتەرێکی کارایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام بەداخەوە ئەوانەی برین ئەوانەی سەرکردایەتی کورد دەکەن یا ڕێبەری کورد وەکو ڕێبەری کورد ناسرانە نازان ئەو ئەهەمیەتە یان بەڕاستی علاقەیان نییە بەو ئەهەمیەتە بۆ لەبەر ئەوەی کارکتەری سیاسی نینە لە نەتیجەی خەباتێکەوە هاتمنە پێش و ئینەمان لە نەتیجەی مەسەلێکی بنەماڵەییەوە حزبیان بۆ مایەتەوە وەکو ئامرازێک بۆ دەستکەوتنی تایبەتی خۆیان ئەوە مشکلێکی گەورەی بۆ ئێمە خۆڵقاندیە ماڵی تالبانی و ماڵی بارزانی تەنها ئەوەیە ئەو خاصەتەن ئەو جیرەی ئێسان کە دێنە جەلەو بەدەستی حیزبن هیچ علاقەیان نییە بە مەسەلەی کۆمەڵایەتیەوە بە مەسەلای نێتەوایەتیەوە بە مەسەلەی کۆمەلگاوە چۆنیەتی پێشبردی کۆمەلگا ئەوی لە ئەوەیە دەمێت چۆنیەتی بەکارهینانی ئەو حیزبە وەکو ئەداتێکە بۆیان بەکاری بێنن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەوە مشکلێکی گەورەی بۆ ئێمە خۆڵقاندی فەرموو دەمویست بیرت بهێنمەوە قسەیەکت کرد بەلای منەوە سەرنج بوو هیوام وایە بۆ خەڵکی بەسوود بێ ئەم پرسیارە کە تۆ گوت دەڵێ کورد لە عێراقدا کارکتەرێکی بەهێزە یان بوونێکی بەهێزی هەیە هێزێکی باشە ڕاستم تا ئێستا بەڵێ ئەم بەهێزبوونە بۆچی ناقۆزرێتەوە بۆچی ناگوازرێتەوە بۆ پاراستنی بەرژەوەندیە نەتەوەیی ئابووری کۆمەڵایەتی سیاسی سەربازیەکانی بۆ ئەمە ناکرێت لەبەر ئەوەی سیاست لە کوردستانە ئێستا لە دەست تا ئیلیتێک نییە ینی نخبەیەک نییە کە بیر لە بەرژەوەندی نەتەوایەتی بکاتەوە تۆ بیر لە بەرژەوەندی نیشتیمانی بکاتەوە لە دەست نخبێکە کە بیر لە بەرژەوەندی تایبەتی چەند کەسێکە کاتەوە یعنی قاعدەی بیرکردنەوەی ئەوانە زۆر تەسکە بۆیە ئێمە لە حالەتێکی ئەو هاینەوە کورد عاملێکی زۆر بەقوتەوە و بەقبولیشە لە عێراقشە من ئەوە ڕاستی پێت دەرێم مەسەلەی کەرکووکە بێنە پێش کە ڕاکان جبوری على ئەساس ڕاکان جبوری تاری بکە من بە نەسی قسە لەگە عەبادیە قسەم کردیە لە پاش ئەوەی کە هاتن کەرکووکیان گرتەوە ئەرێ بڕۆ تو بە هێزە کوردیەکان برێ کە زۆرینەنە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک با پارێزگارێک هەر بژێرن کورد بێت ئەتا ڕاکان نەتوانێت ئەو شتانە بکە من ناتوان لە سلاحدێتی من نییە ڕاکان لا بدەم مەقسەدم یعنی حتا ئەگەر ئەو قسەیە ئەوێ چیشی تیابێت یعنی تەبرینێکیشی تیابێت بەڵام لە هەمان کاتە ڕاستی تایە ئێمە بە شێوەیەکی بیرکردنەوەیەکی نەتەوایەتی و بەرژەوەندی وەتەنی نیشتیمانی بیر ناکانەوە ئەو سەرکردانەی ئێمە ئەوی کار بەدەستە لەلایەن پێویست ناکە بیامێری برێ کار بەدەستانی ئێمە ئەو کار بەدەستانە ئێمە لە بەرژەوەندی خۆیان زۆر بەڕۆنی ئەوەی ویست دوتت سپاست دەکەم دەمەوێ وەرگرانی کەناڵی هیوا ئاگادارکەمەوە کە ئەم پەخشە بە شێوەی ڕاستەوخۆ ئەنجام دەدرێت و هیوادارین کە لە هەر کاتێکدا بێ و ئێستاش ئەم ڤیددیۆیە کە بە شێوەی ڕاستەوخۆ دەیبینن شێری بکەن لایک بکەن و کۆمنتی بکەن و بینێرن بۆ کەسانی کە دەیانەوێ ئاگیان لە بارودۆخی ئێستای کوردستان بێت لە دیدگا جیاوازەکانەوە کە ئێستا میوانەکانم هێدی دەیوروژێنن من دەمویست کە میوانەکانم جارێکی دیکە بە ئێوە بناسێنمەوە کە هەریەکە لە بەڕێز دکتۆر محەممەد کیانی هەڵسوڕاوی سیاسی و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستانە چەتۆ بەڕانەتی پێشمەرگەی دێرین و ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکەیە هاوڕێ بوو کاروان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی شیوعی کوردستانە و منیش عەفان ئەحمەدم کە لەگەڵتانم هاوڕێ بوو کاروان دێمە خزمەت جەنابتان دەربارەی کاردانەوە نێودەوڵەتیەکان و ناوخۆیەکان قسەمان کرد پێشتریش وتم کە حیزبی شیوعی کوردستان
وەک یەکەم پارتی سیاسی لە بەردەم پەرلەمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا شاهێدی گردبوونەوەیەک بووین، هەڵوێستێک بووین، پێم وابێ یاداشتێکیشتان داوەتە پەرلەمانی کوردستان. کاردانەوەکان بە شێوەیەکی گشتی هەم لە ڕووی نێودەوڵەتی هەم هەرێمی و هەم ناوخۆییش چۆن هەڵدەسەنگێنن و دەبێت چی تر بکرێت، چی دیکە پێویستە لە کوردستان لە دەرەوە بکرێت بۆ ئەوەی ئەم پرسە بە ئاقارێکی باشتردا بگەێنرێت و جۆرێک لە گەرنتیش بەدەست بێت بۆ هاوڵاتیانی کوردستان کە پرسی جارێکی دیکە داگیرکردنەوە و تاڵانکردنەوە و سووتاندن و ئەمانە دووبارە نەبێتەوە، چونکە یادەوەری زۆر تاڵمان لەگەڵ ئەم پرسانە هەیە. دەمەوێتەوە بڵێم سەرەتا تەمان کۆمەلگای نێودەوڵەتی ساڵانێکە ناڕازیە لەم تەعاملەی کە تورکیاکە ئەیکا چێ لە باشووری کوردستان بێ، چێ لە یەمەن بێ، چێ لە لیبیا بێ، چێ لە سووریا بێ، جۆرێک لە ناڕەزایەتیەکان یعنی گەیشتووە ئاستێکی ئەتوانین بڵین بەرز. ئەم بابەتە وەکو دەوترێت کاردانەوەکان چییە و چۆنە؟ ئەم کاردانەوانە لە ڕووی نێودەوڵەتیەوە و هەروە لە ڕووی ناوخۆییوە کاردانەوەیەکن بە پێی پێویست نین، بە پێی پێویست نین. پێشەوەی ئێمە هەندێک خاڵ لەسەرم بابەتە قسەی لەسەر بکەین لەسەر کاردانەوەکان، دەبێ ئەوە بزانین سەرڕای ئەو ناڕەزایەتی بوونە کە وڵاتان لە دەوڵەتی تورکیاوەکو پێشتر باسم کرد تورکیا بۆ ئەوە کە ئەو پرسیارەش بکەین. تورکیا پێشتریش باسمان کرد لە قەیرانێکی گەورەیە، لە قەیرانێکی گەورەی ئابووریدایە، برادرانیشم پێشتر باسییان کردووە و هەروەها لە قەیرانی سیاسی ناوخۆییایە. لەم قەیرانانەدا و بە تایبەتی لە ڕووی سیاسی و ئەبینین بە هەزاران ئەندامی هەدەپە لە زیندانەکانی تورکیایە و جەماعەتی عەبدوڵای گولەن و ئەو بابەتانە دەبینین هەزارەها کەسیان گیراوە. بۆیە تورکیا ئەیەوێ ئۆردۆگان ئەیەوێ تەزدیری ئەزمەکانی بکە، ئەزمەکانی زۆر زۆرن و کاریگەرن. بۆیە هەر جاری بابەتێک دەوروژێنێ لە قۆڵێکەوە هێرشە بە یان تەسریحێکی وا ئەدا کە جۆرێک لە ئەزمە دروست بکە. کاردانەوەکان بۆیە وتم لە سەرەتایشەوە کاردانەوەی نێودەوڵەتی بەو شێوەیە نابێت کە ئێمە بمانەوێ چ وەک لایەنێک یان خەڵکێکی کوردستانی و چ وەک ئەوەی هەدەفی ئەساسی ئێستا کەوتووەتە باشووری کوردستانەوە. ئەوانە بە پێی بەرژەوەندەکانیان تەعاملەکەن. دووەلی ئەقلیمی سەرڕای ناڕەزایەتیەکانیان دێ لەو دەوڵەتانە، بەڵام هێشتا وەکو وتم بە پێی بەرژەوەندەکانی مامەڵەیەەکە. ڕەنگە تا ڕادەیەکیش بۆ دیوێکی یان بۆ خاڵێکی پێی خۆش بێ وەکو وتم تەنانەت ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان با بڵێن بەرتەس کاتوە یان فشاری لەسەر بێ بۆ ئەوەی تەنازولاتی زیاتر بۆ ئەم دیوی و ئەو دیوی بکە. بۆیە ئەم کاردانەوەیە پێویستە بە پلەی یەکەم خەڵکی باشووری کوردستان بێ بە جددی. ئەمە مانایەوە نییە ینی ئێمە هەوڵ نەدەین لە دەرەوە لە ڕێگای ئومەم متحیدەوە، لە ڕێگای منەظەماتەوە، لە ڕێگای جامیعەی عەرەبیەوە هەموو ئەمانە نەوروژێنین ڕوبەڕووی ئەمە بێتەوە. بەڵام قەزیەیەکی گەورەیە، ئەوش قەزیەی باشووری کوردستانە. ئەم قەزیەیە مەترسیەکانی بۆ داهاتووی ئێرە بە جددی زۆر خەتەرناکە، مەترسیەکان زۆر زۆرە. بۆیە ئەم بێت دەنگی ناڕەزایەتیەکانی خەڵک، کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر لەوە زیاتر بێ، نەک وەک ئەوەی لە سلێمانی ئەنجام درا، نەک وەکو ئەوەی تەنانەت ئەوەی حیزبی شوعی کردی بەو مەجموعەیە. بەڵێ هەڵوێستێکی مشەڕەفە، بەڵێ حیزبی شوعی ئەگەر من وەک ئەندامێکی خۆی نا، وەک کادرێکی قیادی خۆی نا، بە جددی ئەتوانم هیچ کارێکی حیزبی شوعی هەڵسەنگاندنی ئیجابی بۆ نەکەم، بەڵام هەڵوێستی لە داگیرکەران و ئەوانەی تەدەخولەکەن لە هەموو چوار پارچەکەی کوردستان هەڵوێستێکی وەکو دەوترێ هەڵوێستێکی مشەڕەفە. ڕۆژێک لە ڕۆژان
ئەم حیزبەی ئێمە حیزبی شوعی کوردستان من بۆ خۆم تێبینیەکی بچووکم نەبینیە لەسەر ئەو تەجاوزانەی ئەکرێتە سەر ڕۆژئاوا، ئەکرێتە سەر باشوور، ئەکرێتە سەر ڕۆژهەڵات و هەڵوێستی لە حیزبە کوردستانەکانی ئەو سنوورانە بەجددی ئەوە هەڵوێستێکی گەورە. بەڵام ئەم هەڵوێستەی حیزبی شوعی تا چەند کاریگەری ئەوەیە؟ ئەوەندەی من دەمەوێت لەم سەر ئەم بابەتە کۆمەڵانی خەڵک هەڵوێستی تەواویانە بێ وەکو باشوور بەشداری ئەم بابەتانە بکەن و ئەوەندەی نامەوێت ئێمە ئیستیغلالی کەین هەڵوێستێکی حیزبی بەجددی. ینی من دەمەوێت ئەو خەتەرەی لەسەر هەرێمی کوردستان هەیە کە بەجددی خەتەرێکی گەورەیە و بەداخەوە وەکو دکتۆر محەممەدی ژووتی ئاورەچە تۆی ژووتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ئاستی ئەوە دانین کە هەست بە مەترسیەکان و بکەن. بەداخەوە من دوێنێ و پێرە چەند لیقایەکم بوو باسی ئەوم کرد، یعنی دەسەڵاتی هەرێمی کوردستان تاکو بە تەواوەتی نەکەوینە ناو چاڵەکەوە و تاکو ئەوەی کە هاوڕێ عەزیز لەنەوە تو دووتی کە ئەو باخیرەیە کون بێت و هەمومانی تیاچین ئەو کاتە قسەی لەکەن. هەر وەکو چۆن کارەساتی ئەنفال و ئەوەی کە بەسەر ملەتەکەمان هات کە هیچ بەرنامەیەکیاندا نەنابۆی و سەرڕای هاواری خەڵک هاواری بەشێ لە حیزبەکان کاکە ئەم تەعاملە تەعاملێکی غەڵەتە و ئەم کارە ڕاگرن و هەوڵدەن بەرنامەیەکی هاوبەش بکەن نەیان کرد تا خەڵکیان ئەنفال کرد. و ئێستاش من نایشارم و مەترسیەکان زۆر زۆر لەوە گەورەترە. ئەم مەترسی هەرێمی کوردستانە پەیوەندیداریشە بە وەزعی عێراقەوە. هاوڕێ بووکەروان ئەتەوێ بڵێ ئەم مەوزوعی تورکیا هاوشێوەی ئەنفال و خراپتریش لە ئارادایە ئەگەر گوێ لە ئامۆژگاریەکان و گوێ لە هۆشداریەکانی چاودێرانی سیاسی و چالاکانی سیاسی وەکو ئێوە و خەڵکی دیکەش بگرن بابەتەکە لەوە گەورەترە کە ئێمە چاوەڕێیەکەن یا پێشبینیەکەن یا ئەوەی کە ڕووی داوە پێتەوە وایە لەوە گەورەترە. یان دەتەوێت ئەم قسەیە بکەیت؟ بەڵێ ئەو قسەیە بە دیوێکی تراکەم، یعنی بەو دیوەی نا بە دیوێکی ترا. ئێمە لە 91 خاوەن لە دوای ڕاپەڕین خاوەن کیانێکی هەرێمی کوردستانی ڕەنگە ئەو سەردەمەی کە جەنابتان باسەکەن ئەنفالی خەڵکی کرد بەڵام بە هەزاران خەڵک لە شارەکان ماوەتەوە. ئێستا کیانەکە مستەهدەفە، کیانەکە مستەهدەفە بێ بەشێکی لە ئەنجامی تەعاملی خۆمانەوەیە، بەشێکی خۆمان هۆکارین. بۆیە ئەم مەترسیانەی کە ئێستا ئەکرێ مەترسیەکی گەورەن هەستەکرێ حیزبە سیاسیەکان هەستەکرێ حکومڕانانی هەرێمی کوردستان زۆر بە پەرۆشەوە تەعامل لەگەڵە واقعا ناکەن. ئەبێ بێن لەسەر ئەم بابەتە کۆ بنەوە هەموو لایەکان بیر بکەنەوە کە چۆن تەعامل لەگەڵم واقعا کرد. وەکو وتم کاریگەری خراپی وەزعی عێراق کاریگەری ڕاستەوخۆی لەسەر وەزعی هەرێمی کوردستانەیە. دەبینین ئێستا ململانیەکان لە بەغدا و بە تایبەتیش لە سەر ئینتیخابات گەیشتۆتە چه ئاستێک و بینیمان لەم دواییە دەست بۆ کۆمەڵێ مەلەفات برا سراعەکان و ململانەکان زۆرتر بردووەتەوە. ئەو بەرپرسەی حەشدی شەعبی کە ئەگیرێت ئەوە هەنگاوێکە بۆ ئەوەی وەزعەکە بەرەو ئاڵۆزی زیاتر ئەڕوا یان دەستبردنی سەرۆکۆماری عێراق بۆ مەلەفی 150 ملیار ئەو پارە زۆرانەی کە دزراون براونەتە دەرەوە و دەیەوێت لە ڕێگای پرۆژە یاسایی بۆ دەربچێ و ئەزانرێتیش ئەو پارەیانە کێ دزیوێتن. ئەوانە خاوەن هێزن خاوەن چەکدارن واتە بەرەو وەزعەکە ئاڵۆزیەکە ئەڕوا هەمووشی پەیوەندیدارن بەوەی کە بتوانرێ چکە بەشێکی زۆری شیعە ئەمڕۆ لە عێراقا با بڵێن لەگەڵ ئینتیخاباتانین و منەظەماتی ئومەم متحیدە و هەموو هەندێ لایەنی تری عێراقی و بە کاظمی و بە ڕئیسی جمهوریشەوە پێداگیری لەسەر ئینتیخاباتەکەن. یعنی مەترسیەکان زیاترەوێت یعنی تا ئەگەیتە مانگیدا دوور نییە بابەتی تیرۆر و ئەوانە زیاتر بێ، دوور نییە حکمی عورفی لە بەغا دابنرێ کە تەنانە دوور نییە عێراقی شەڵوەشێتەوە. ئایا ئەگەر بارودۆخی عێراق بێ ئەمە وان ناکە ئەوەندەی تر تەدەخولی تورکیا هەبێ بۆ نمونە؟
ئەوەندەی تر بێنە پێشەوە ئەیستا هەوڵەدا بێتە مەخمور بۆ چییە؟ یان بۆ دەوروبەری مەخمور بۆ چییە؟ بۆ ئەوەیە تۆ ئەگە دوو هەنگاو دووست بەینا لێرە چەکۆشەکەی خۆی بەکار بێنێ دووست بەی ئەگە بیرێ لە کەرکووک بکەیتەوە ڕێگریت لێ بکە ئەی بۆ دێتە شنگال و قەزیەکە بابەتەکە مەسلەی شنگال نییە بۆیە دەبێ خوێندنەوەمان بۆ مەترسیەکان بەو شێوەیە بێ و کاردانەوەکانیش لە ئاستی گەورەی ئەم ڕووداوا بێ وا تەسەور نەکرێ هەندێ بەرژەوەندی ئەمان پارێزیە چکەم ئەم دەوڵەتانە و ئێستا قسە لەسەر ئەوە کرا کە تورکیا بە ئاشکرا خۆ دوێنێش ئۆردۆگان تەسریحی ئەوەی داوتی ئێمە تەدەخولمان نەکردووە ئێمە هاتووینەتە مەنتیقەی خۆمان و بە مەنتیقەی خۆیە زانیە ئەو کاتانە ئەم تەدەخولە بگاتە و ئاستە کۆجهت نەزەری لە دوای با بڵێن ڕاپەڕین و دامەزراندنی حکوومەتی هەرێم و پەرلەمان خۆزانیمان ئەوان تا ماوەیەکی زۆر تا ساڵی تقریبن 2010 احترافیان بەو کیانە نەیەکرد بەڵام واقعەیەک بەرژەوەندەکان وایان کرد تەعاملی لەگەڵیا کرد ئایا ئەو فرسەتەی بۆ دروست بێتەوە ئەوە ناکات لەبەرەوە من جۆرێکی لە قەزەیەکی ترە و بە شێوازێکی تر محارەبەی گەلی کوردستان و ئەم کیانەکرێ بۆیە دیسان تەکید دەکەمەوە کە کاردانەوەکان ئەبێ زۆر لە ئاستێکی زۆر بەرزترا بن تەنانەت حیزبە دەسەڵاتدارەکان ئەبێ تەحریکی جەماوەر بکەن و خۆیان لە پێشی جەماوەرەوە بن چکە ئەگەر ئەمڕۆ ئەوان تەسەوریان وایە یەخەی خۆیان ناگرێ بەڵام لە داهاتووە یەخەی ئەوانی شەکرێتەوە جا هەڕێ ئەبوو کاروان لە کۆتا قسەتەوەم ئیتر وردە ئێمە بەرە و کۆتایی بەرنامەکە ئەڕۆین بەڵام ئەوەی تا ئێستا جەنابتان و میوانەکانی تریشم باسییان کرد بەشێکی زۆری لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی فەرمی و لەسەر ئاستی یاسا نێودەوڵەتیەکان و ئەوانە ماوروژان بەڵام من دەبێت شاهدی ئەوە بدەم کە لەسەر ئاستی کۆمەڵایەتی کە کەم تا زۆر ئاگام لە هەندێک هەڵوێستی کۆمەڵایەتی خەڵکی هەیە و خەڵک بە شێوەیەکی گشتی باس دەکەم جگە لە مەواقیفی سیاسی جگە لە مەواقیفی حکومی خەڵک بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەو بۆچوونانەیە کە ئەحزابەکان یەکگرتوو بن و خەڵک کاردانەوەی هەبێ تەسەور بکەن هاوڵاتیان چاوەڕێی ئەوەن لیدەرێک یان پێشڕەوێک ئەگەر دروست بێ قسەکەم کەسێک بێت ڕێنوێنیان بکە کە چۆن ئەرکی نیشتیمانی و ئینسانی خۆیان جێبەجێ بکەن جا لە ڕابردوشدا کۆمەڵێک هەڵوێستمان بینی لە مەسەلەی دروستکردنی خەندەق لە نێوان باشوور و ڕۆژاوای کوردستاندا مەسەلەن ئێمە هاوڵاتیانمان بینی بەدەست داهاتن خەندەقەکانیان پڕ دەکردەوە لە نێوان باکوور و ڕۆژ ئاوای کوردستاندا مەسەلەی دروستکردنی تەلبەند و مەواقیفی هاوڵاتیان بینیمان لە باشووری کوردستان لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵی هەڵمەتمان بینی هەر لە نەکڕینی ئەو کاڵا و کەلوپەلانەی کە لە کۆماری تورکیا دروست دەکرێن و دێنە ئێرە من دەمەوێت کۆتایی بەرنامەکە لەم ڕوانگەیەوە کۆتایی بێنم قسەیەکیش بۆ هاوڵاتیان ئایا هەر لە چوارچێوەی کاردانەوەکانە هەڵبەتە کە چی بکرێت یعنی ئەم قسەیە بەڕاستی زۆر گرنگە یان زیاد لە پێویست لە ئێستادا بووەتە حاجە بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی ئۆکەی لێرە و لەوێ هاوڵاتیان مەواقیفی سیاسی دەزانن دەبینن ئاستی بێدەنگی ئەحزابەکان دوور و نزیک ئاگایان لێ بەڵام دکتۆر محەممەد هەروەکو ئەگەر دوا قسەشت بێت چ لەسەر بەرنامەکە چ لەسەر مەسەلەی داگیرکاریەکان چ قسەیەکی زیادە گەر هەت بێ چ تێبینیەک لەسەر قسەی هاوڕێیانی دیکەمان دکتۆر محەممەد تۆ پێت وایە مەسەلەی بایکۆتکردنی کاڵای تورکی مەسەلەی گەشت نەکردن بۆ تورکیا لەسەر ئاستی کۆمەڵایەتی چ جۆرە تێکۆشانێک زۆر دروستە و زۆر ڕەوایە و زۆر کاردانەوەی دەبێت لە ئێستادا بەڵێ چەند مەسەلێک هەیە یەک ئەوە بایکۆت زۆر شتێکی گرنگە لەبەر ئەوەی زەربێکی گەورە لە بەرژەوەندی ئابووری تورکیادا ئەوە یەک لە مەسەلەکانە مەسەلەی دووەم ئەوەیە وەکو ئەو برادری ئەو برای ئەو کەسەی کە بۆ قوربانی ئەو شێویانەی لە چیای مەتینە ڕوویدا
کە باسی ئەوەی کردوتی ئەم شەو دەوڵەتی تورکیا و سەرانی دەوڵەتی تورکیا بە ئاسوودەی ئەخەون لەبەر ئەوەی توانیان کورد تێکبەر بدەن و باسی ئەوەی نەکرد کە ئەوان پەکەکە دوژمنی ئەوانەوە نەماوتی ئەوەی ئێستا هەبووە هاتا ئێستا کرایە بەسە ئەوە زۆر زۆر گرنگ بوو بەڕاستی معنای ئەوە بوو کە ئەو کەسەی کە بۆتە قوربانی ئەو زروفە لەگەڵ ئەوەیان نییە کە شەڕانگێز بن ئەوە گەلێ تەسیری هەبوو دومی ئەوەیە ئێمە بەڕاستی بکەوینە حالەتی کە پێرن بە ئینگلیزی پێرن دایرێکت ئەکشن یعنی کردداری ڕاستەوخۆ مەسەلەن بۆ نمونە ئێمە هەستین گرروپێک بچینە ئەو جیانەی کە داری لێبرێتەوە یان ئەو جیانەی کە شەڕی لێکرێ ببینە قەلغان لە بینی جەیشی تورکی یان لە بینی پەکەکە و لە بینی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی نێلین ئەوە شەڕ ببێت ئەگەر لێشمان بدەن هەتا کوژرا بشمان کوژن مهم ئەوەی ئێمە ئیسرای بین لەسەر ئەوەی کە نابێ ئەو شتانە ڕووبدا ئەوە والەیەکە فەسحی ئەو کەسانە ئەکات کە بەڕاستی دەیانەوێت شەڕانگێزن یان بەرژەوەندی تایبەتی خۆیان بەسەر بەرژەوەندی گەلێکە زاڵەکەن ئەوانە مەسەلێکی گرنگن مەسەلەی ئەوەیە کە ئەو پرۆتێستەوانەیە هەیە ئێستا کە بۆ ئەو لێدانی دهۆڵی شەڕ گەلێ ئیمڕۆکە گەلێک کەمتر بووە لە ڕۆژەکانی دیکە لەبەر ئەوەی زانیان کە پشتیوانیەکی جەماوەری نییە بۆ ئەو هەلومەرجێکی ئەو هەلومەرجی ئەوە لە ئاڕایان نییە کە بتوانن شەڕێکی ناوخۆ دروستکەن و شەڕی کوردکوژی دروست ببێ من نارێم براکوژی من پێرێم کوردکوژی دروست ببێ لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە دهۆڵی شەڕ لێدەن بەڕاستی بە خۆیان خۆناسنە شەڕەکە بە کوڕی فەقیر و هەژار ئایکەن بە کوڕی فەقیر و هەژار بە کوشتەچێ ئەوانە ئێمە دەبێ ئەو وعیە دروست ببێ لە لای ئێمە وەکو خەڵک وەکو جەماوەر کە ڕاستی بەرژەوەندی تایبەتی دەسەڵاتدار گەلێک فەرقی هەیە لەگەر بەرژەوەندی خەڵکی هەژار و بێدەرامەتی کوردستانە یا ئەو خەڵکەی کە بەڕاستی خەڵکێکە کە بیر لە بەرژەوەندی نەتەوایەتیەکاتەوە لەبەر ئەوانە ئەبێتە هۆی ئەوەی ئێمە کە بتوانین ڕێگری بکەین لەو دەسەڵاتەی کە دەیەوێ ببێتە داردەستی دەرەچی بۆ مانەوەی خۆیان و بۆ بەرەو پێشبردننی بەرژەوەندی خۆیان ئەوانە مەسلەی گرنگن بەڕاستی من یەکیش دەمیست برێمە هەڵوێستی دەولی ڕەنگە زەعیف بوو بێ لە ئیعلامە بەس ئەوەی منەزانم هەڵوێستێکی گەلێ بە قووەتیان هەیە کە تورکیا نابێ ببێتە هێزێکی ئیقلیمی گەورە بزانە مەسەلە استراتیجیە مەسەلە بەرژەوەندیە ئەوە مەسەلێکی گەورەیە کە دەبێت ئێمە ئیشی لەسەر بکەین چۆن ئیشی لەسەرەکەین ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئێمە هێز دروستکەین هێزی جەماوەر دروستکەین لە شەقامە هێزی شەقام گەلێک گەورەتر لە هێزی هەندێک حیزبە لە هێزی ئەو ئیرادەی کە دەیەوێت شەڕ دروست بکات هیوادارم ئێمە ئیشی لەسەر ئەو شتانە بکەین ئەوی دیکەش ئەمینێتەوە ئەوەیە بەڕاستی ئێمە دەبێ نەوایەی ئەوانە پیشان بدەین کە بەڕاستی عەلاقەتێکی تۆکمەیان نییە نە لەگەر بیری نەتەوایەتیە نە لەگەر بیری نیشتیمانیە نە لەگەر بەرژەوەندی جەماوەرە و ئینەما جەماوەر و حیزب و هەموو ئەوانە بۆتە وەسیلەی بەرژەوەندی تایبەتی ئەوانە لەبەرەوەی عەلاقەتیان بە سیاسەتە نێوانیە خاصەتەن تەوریسی سیاسی ئەوە ئەسەلمێنێ مەسەلەن مەلا مستەفا زۆر فەرقی هەیە لەگە مەسعود بارزانیە و مەسعود بارزانی گەلێک فەرقی هەیە لەگە مەسرورە و مەسروریش گەلێک فەرقیە بێ لەگە کوڕەکەی خۆیە لەبەر ئەوەی حەلەقەی تێکەربوونی ئەوانە لەگەر خەڵکی کوردستانە گەلێک زەعیفە بێ لەبەر مشکلەکە ئەوەیە کە دروستبوونی ئەو حیزبە مەسەلەن دروستبوونی ئەو نەوعە فکرەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ملەتێک و حیزبێک ئەبێتە داردەستی چەند کەسێک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان مەسەلەن بەراو ئێستا کە تەوریسی سیاسی لە عالەما لە دوو سێ زێبایە یەک لە لوبنان مایە کە وەزعی لوبنان ئەزانی چۆنە دوو لە بانگلادێش بە وەزعێکی زەعیف مایە
عائلەی مجیب الرحمان هەتا ئێستا کەمایە نەوەک لە پاکستان هەرەسی هێنا لە هندستان هەرەسی هێنا دەبێت لە کوردستانیشا هەرەس بێنێت تاکو ئەوەی کورد ببێتە نەتەوە تاکو ئەوەی بەرژەوەندی نەتەوایەتی و نیشتیمانی دروست ببێ نەوەک ئێمە ئەبینە داردەست و سوتەمەنی چەند کەسێک. سپاس دکتۆر محەممەدیان لە کاتی پێویستە ئەگەڕێمەوە خزمەت جەنابەت هاوڕێچەتۆ جەنابتان دەربارەی ئەو پرسەی وروژاندن بابەتی کاردانەوەی کۆمەڵایەتی یان ئامادەکاریکردن بۆ کاردانەوەی کۆمەڵایەتی بۆ نمونە ئەگەر ڕەوابێ بپرسم ئێمە لەسەر ئاستی هونەری تا ئێستا کاردانەوەیەکی هونەرمەندانەمان نەبینیوە مثلەن کە پارچە میوزیکێک نەنووسراوەتەوە بۆ ئەو بابەتە تابلۆیەکی وێنەکێشێکمان نەنەشێنراوە تا ئێستا چی ئەڵێن لەم بارەیەوە ئێوە ڕەنگە زۆرتر لە خەڵکیش نزیک بن لە ناو چین و توێژەکانی کۆمەڵگا زیاتر ئاگادار بن دەبێت چی بکرێن کاک ئەفانزارێ بەرهەموو شتێک ئێستا وەزعەکە زۆر مەترسیدارە زۆر خەتەرە شەڕە سەنگەر لێکتری ژیرە ئەمن پێشمەرگە بوویمەوە و ڕەنگە برادرانی دیکەش لە من زیاتر و شارەزاییان زیاتر هەبی ئەو کاتانەی کە تفەنگ سوار دەکرێت بەرامبەر یەکتر دەبی خەرک دێت لەوێ ئیشکا ئەو تفەنگانە بەرامبەر یەکتر بینتە خوارێت ئەو تفەنگانە نەوی بکاتن دەبی ئێمە هەمومان کار لەسەر ئەوەی بکەین لەسەر ئەو مەسەلەی کە تفەنگەکان هات نەخوارێ پێشمەرگە و گەریلا تفەنگەکانیان لە بن سەریان نا ئیسراحەتیان کرد کەمە خەویان لێکرد ئەوجا ئەو کاتانە بین لەسەر ئەو ئەوانەیەت و باسی دەکەی یان ئەوانەی کە کاک محەممەد باسی کردە مسەد هەموو لە قسەکانیمە ئەوجا ئەو کاتانە بین ئەوانە بکەیت ئەوە خەتەرە ببوورە دەنجی خۆم جێلە دەبیتەوە هۆکارچە ئەلۆ کاکە جێت لە دەنگمە ئەمە ئێستا ئەڵانەکات بەر لە هەموو شتێک پێویستە کار لەسەوەی بکەین پێویستە هەموو ئەو خەڵکانەی حیزب لایەنی سیاسی ڕێکخراوی مەدەنی ڕۆشنبیران نووسەران تەنانەت پیاوانی ئاینی و پێکاتەی ئاینی و پیاوانی کۆمەڵایەتی وانە کار لەسەر ئەوەی بکەین هەمومان لە دەوری یەک کۆ ببینەوە هەمومان یەک دەنگ یەک گوتارمان هەبی ئەویش ئەوە بی دژی ئەو شەڕینە وەکمە کاک محەممەد کیانی گوتی شەڕی کورد و کورد هەر ناوەچی لێ بنەی هەموو ناوەچی لێ دێ شەڕەکە دەتوانم برێم ئەگەر ڕووبدا تەنها لە بەرژەوەندی داگیرکەرە لە زەرەری هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە هیچی دیکەی تێدانێ شەڕەکە کوڕی وەک کاک محەممەد گوتی دیسان دەرێم کوڕی فەقیر تێدا دەکوژرێ پێشمەرگەی تێدا شەهید دەبیتن و خارج شوێن دەسووتێ و وڵات کاول دەبی تەنها خەڵک دژمن داگیرکەر قازانجی تێدا دەکات ئێمە ئێستا بەر لە هەموو شتێک پێویستە لەسەر ئەوە ئیش بکەین پێویستە دەنگەکان یەککەینەوە لە دژی شەڕەکە ڕابگرین شەڕەکە نرم بکەیتەوە ئەویش بە چ نرم دەکرێتەوە بە بڕوای من ئێستا بەر لە هەموو شتێک چونکە خۆی ئێستا لەو چەند ڕۆژەی دوو ڕۆژە دوو شت ڕوویاندا بەداخەوە چەند پێشمەرگەک تێدا شەهید بوون چەند پێشمەرگەک تێدا بریندار بوون ئەلە لە ڕاگەیاندنەکان لە سەرۆکاتی هەرێم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەلایەنی دیکەش جێمان لێبوو پەکەکە بە و شتانی تیام دەکرێتن گوایە پەکەکە و کارانەی کردوی ئەمن ڕەتی ناکەمەوە من نارم نەیکردی یان کردی یان نەیکردیا بەڵام بە پێی معلوماتی من بە پێی زانیاری من ئەوەندێک کە پێشمەرگاتیم کردیە کە ڕسمەکانم بینی بە تایبەتی ئەوەی دوێنێ ئەو لێدانی ئەو زرێپۆشەی دوێنێ زۆر بە وازعی دیارە ئەگەر ئەوە ڕەنگە لایەن پسپۆر ئەو یەک لابکات بەڵام زۆر بە وازعی دیارە لە لای لە عەردی لێ نەدرایە بەڵکو لە ئاسمانی لێدرایە لە ئاسمانە چێ لێدرایە ئایا پەکەکە ئەو جۆرە چەکەی هەیە لەسەر شانیەوە بیتەقێنێ و بستە ئاسمانی و لە ئاسمانی بێ لێ بداتەوە سەرنجتان لۆ شتێک ڕادەکێشم کەسێکی پسپۆر شارەزا قادر خۆرانی کە ئەمیدی پێشمەرگەیە دوو بابەتی زۆر جوانی نووسی باسی چەکەکانی کرد باسی چۆنیتەوەی کرد شیکردنەوەی زۆر جوانی کردیا کە هەموو شیکردنەوەکەی دەردەخا بەڵێ ئەوە لە لای تیارە لە ئاسمانی و لێدرایە کەواتە دژمن تورکیای داگیرکەر ئەو کارێک کردیا لەوەی فتنە لە بینی پێشمەرگە و پەکەکە هەر بژیرسێنی ئەمە وەک کەنەکە داوا دەکەین وەکو کەنەکە لە بەیان نامە بڵاومان کردەوە داوا دەکەین بە زووترین کات لێژنەی پسپۆر شارەزا میهانی بێلایەن بچن لەو مەسەلانە بکۆرنەوە
زۆر جوان لێ بکۆرنەوە لایەنی تاوانبار دیاری بکەن کە لایەنی تاوانبار یان دیاری کرد ئەو کاتە بە هەمومان بە حکوومەتیش بە پەرلەمانیش بە حیزبەکانیش بە نازانم چش هەمومان لەسەرمان پێویستە هەڵوێست بەرامبەر لایەنی تاوانبار بەرگرین هەر کەسێک بیتن هەر لایەنێک بیت چونکە ئەو کارەی دوێنێکرایە بەڕاستی فۆی لە ئاگری شەڕ کردیا فۆکی زۆر بە قوتیشی لە ئاگری شەڕ کردیا لەسەر تەقینەوەیە وەزعەکە لەسەر تەقینەوەی پێویستە بە زووترین کات لەو مەسەلەیە بکۆڵدرێتەوە بەڵام خەڵکی پسپۆر بچی نەک وەگەوەی ئەوڕۆ لێژنەچیان لە پەرلەمان ناردیا کە زیاتر خەڵکی ناو پەرلەمان ئەوەنە ممکنە نەتوانن بستنە جێی شەڕەکەش نەتوانن بستنە جێی شتەکەش ئەوە لێکۆڵینەوەی جوانی لێ بکرێ بڵاو بکرێتەوە لە بۆ خەڵک لەوەی هەموو خەڵک تێبگا لەو مۆزوعی چێ دەیەوێت شەڕ لە کوردستان لە بینی کورد و کورد دروست بکاتن هەر کەسێکی ئەو کارەی کردبی دوونێ پێشمەرگەکانی شەی کردبی ئەوە ئەو تاوانبارە ئەو دەیەوێت شەڕی کورد بە کورد بکاتن پێویستە لەسەر هەمومان هەڵوێستی بەرامبەر وەربگرین ئەوە جارێ بەر لە هەموو شتێک ئەوە هەنگاوی یەکەم ئەو مۆزوعی یەکلابکەنەوە لەوەی تفەنگەکان وە گوتم بەرامبەر یەکتر بێنە خوارێ ئەوجە پاشان بەڵێ بایکۆت زۆر چاکە دەوری زۆر چاچی بوو ئەمنیەک بووم لەوانەی بخۆم لە گەریاندا بووم لە بایکۆت هیچمان کرد دەوری زۆر باشی بینی بەداخەوە کۆرۆنە و خواردن خەزمکردن و ئەوانە هات بایکۆتی ئەتان ڕادەگەوە کرد ئێستاش دەتواندرێ ئەو مەسەلەیە نوێ بکرێتەوە وەکو مامۆستاش گوتی بەڵێ تاثیرێکی زۆر لەسەر اقتصادی تورکیا دەکاتەوە تورکیا بە بەواستەی چی ئەو شەڕی لەگەمە دەکاتن بەواستەی بازاڕەکانی خۆمان بەواستەی اقتصادی کە لێ دەکات ئەگەر بایکۆت بکرێت تاثیری هەیە ئەوەی دیکە کە جەنابەت باس کرد ئەوە گلەیی مەیە چووە گلەی منە بابرێم لە هەموو خەڵکی ڕۆشنبیر لە هەموو خەڵکی نووسەر لە نیگارچێش لە هونەرمەند لە گۆرانی بێژ لە مۆسیقا لێدەر بەڕاستی دەوریان زەعیفە وەک ئەوەی کلاوی خۆیان گرتیە بانەی باتن بەداخەوە هەلوێستی نیشتیمانی ئەوڕۆ لەسەر هەمومان پێویستە هەر یەکەک بە مەجای خۆی مەلایەک لە مزگەوت گۆرانی بێژێک لە بەرام پشت میکرۆفۆن سیاسیەک وا فلان هەر هەموو دەوریان هەبی بەڕاستی هەمویان کەم تەرخە من دەوریان لێ لەو مەسەلەی هەمویان پێویستە دەوریان هەبیتن چونکە ئەو مەسەلەی دەبی مەسەلەکە وەک برادران گوتیان نازم کامیان بوو شەڕی پەکەکە و تورکیا نییە شەڕی داگیرکەری وڵاتەکە هاتی داگیری دەکاتن پەکەکەش نەمینێ قەندیلیش داگیر بکاتن کۆتایی نایە بەوەندا ئەگەر سەرکەوتنەکانی پلانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا وەکو خۆی هەتا ئێستا بچوو با پێش و گەریلا بەری لێ نەگرت با و هەتا ڕادێکی زۆر شکستی بە پلانەکانی نەهینابایە ئێستا ئەنەکە ئەمنوت و نەمان دەتوانێت لە پشت کۆمپیوتەرەکانماندا نشین قسەی بکەین بە کوردیش قسەی بکەین ئێستا ئەنەکە هەنگاوی دیکەی بەرەو کەرکووک و بەرەو کۆتایی سنوورەکانی باشووری کوردستان بوو لێ لەسەر هەر هەمومان پێویستە هەر هەموو پێکاتەکانی کۆمەلگای کوردی ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە ئەگەر هەمومان نێن شان نەدێنێ شان یەک و هەر کەس لە ئاستخۆی بە یەک دێریش بی بە یەک وشەش بی لەو مەسەلەی نێنە مەیدان بەڵێ خەتەرەکە زۆر گەورەیە و شتی زۆر گەورەتریشی تێدا هەیە پلانەکەی تورکیا وەکو هاوڕێ بووکاروان پێما بیشارەتی پێدا شتەکان زۆر گەورەترن دەبی لەسەر هەر هەمومانە ئەو مەسەلەی بکەین بەداخەوە زۆربەی زۆری دەرێم تەنانەت هەندێکیش لە حیزبەکان نارێم هەمویان ئەلبەرۆ ئێمە وەکو کەنەکە ئەوە چەند جارە لەو ماوانە سەردانی زۆربەی زۆری حیزبەکانمان کردێ لەگە ڕۆشنبیرەکان لەگە نووسەران لەگەر خەڵکی دیکە دانیشتینە ڕێی زۆریان مەنجێلی بووە بەڵام لە حیزبەکانیش لە کەسایەتەکانیش خەڵکی کەم تەرخەمەیە خۆیان لێ ناکەنە سعیب وەک ئەوەی ئەو مەسەلەیە پەیوەنددار بەوان پەیوەنددار نەبی بەوان پەیوەنددارە بە هەمومان مەسەل نمونە ئەمدی ساون نمونەی دێنمەوە ئەوڕۆ حیزب شوعیە و کارێکە دەستی خۆش بیتن نیشەشی چاچی کرد و ئەرچی خۆیتەوە پەیوەندی بخۆیان هەیە بەڵام پەیامەکەیان لە بە هەموو خەڵک بوو مەفروض بە هەموو خەڵک بچی لێ بەشداری بکە خۆ من ئەندامی حیزب شوعی نیمە چوم لێ دەربەشداری بکرد دەستیان خۆش بی بەیانێکی جوان ناخیندەوە کارێکی باشیان کرد لەگەر وەیە منم لە حەزەشم لەسەری خۆزگە بەجێ ڕێشکە بکرا بە کامل لێ لەگەریان باسم کرد دەکرا گەورەتر بکرا بایە دەکرا بەهێزتر بکرا بایە پێویستە لەسەر هەر هەمومان هەوڵک هەر کەسێک هەوڵ دەدا هەوڵەکانیان بەرز بنرخێنن دەست خۆشیان لێ بکەین و هەمووشمان بینە مەیدان لەو مەسەلەی سپاس دەکەم سپاس بۆ تۆ هاوڕێ بووکاروان مایک بۆ جەنابتە دەربارەی پرسی تێکۆشانە جۆرا و جۆرەکانی بە تایبەتی کۆمەڵایەتی حزبی شیوعی کوردستان دەزانم کە لەسەر ئەمە ڕەنگە بۆچوونی زۆر تایبەتی هەبێ گوێمان لە دوو جۆر بوو تقریبا لە بۆچوون دکتۆر محەممەد کیانی زۆری پێ باشەکە تێکۆشانە کۆمەڵایەت جۆرا و جۆرەکان ئاکتیو بکرێنەوە هەر لە بایکۆت تا کۆتایی بەڵام هاوڕێچە تۆ زیاتر باز لە بێدەنگکردنی چەکەکانەکە بە دەستی براکانەوەی دەڵێ دەبێت سەرەتا چەکەکان بێدەنگ بن
لەم نێوەندا نەک بۆ یەکلاییکردنەوەی ئەو دۆ بچنەوە بورن. بەس من دەمەوێتەوە بڵێم کە جەنابتان لەم بارەوە ئەڵێن چی باشترین جۆری تێکۆشانی کۆمەڵایەتی دەبێت لە ئێستادا چی بێ لانی کەم وەک ئەرکێکی نیشتیمانی. من پێم وایە هەموو جۆرەکانی تێکۆشان هەموو شێوازەکانی تێکۆشان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم داگیرکاریە و ڕێگەکردن لە دروستبوونی شەڕ هەنگاوێکی باشە و ئەومان لەبیر نەچێ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەجددی سەر بە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانیش بین، بەڵام ئەم تەوەترەیە و ئەم مەترسیەیانە پێخۆش نییە و دژین. بەڵام ئەومان لەبیر نەچێ دیسان دەیڵێمەوە خەڵکی بەشێکی زۆر خەڵکی کوردستان سەرڕای ئەوەی کە دژی ئەو داگیرکاریە و هەوڵەدار ڕێگری دروست بێ بۆ ئەوەی شەڕ دروست نەبێتەوە دابەش بوونەتە سەر حیزب و لایەنە سیاسیەکانە. بۆیە ئێستا پێویستی بەوەیە بەڕاستی ئەم جۆرە خەباتانە چێ هونەرمەندان چێ نووسەران چ ڕۆشنبیران چ حیزب و سیاسیەکان دەبێ پێشڕەوایەتی بکرێت بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو مەترسیە ببینەوە. لەوەیش خەتەرتر ئەبێە لە مەترسیەکانی شەڕی براکوژی هەر ئەوە نییە بەدێرێک، چونکە ئەمە زۆرمان بینیە ئەگەر هەڵسەنگاندنێ بۆ شەڕی ئەوەی پێوتێ کوردکوژی براکوژی بکەین دەبین ئاسەوارێکی چەندە و ئێستایشە لە سترێمی لەسەر خەڵکی کوردستان ئەو ئاسەوارە زۆر دەوریە ئێستایشە دەیان کەس هوونە شەهیدان شەهیدی هەردوو لایەنە سیاسیەکەی کە لە شەڕ رابوون و پێشتر لە شەڕی تریشا بەشداریان کردووە ئەوانە تەنانەت تەرمەکانیان کە سوکاری داوایەکە و نازانن لەکوێیە. بۆیە خەتەرێکی گەورەیە و ئەبێ هەمومان کار بکەین بۆ ئەوەی کە ئەو شەڕی پێشمەرگە و گەریلا دروست نەبێت. و من لێرە شتێکی تر ئەمەوێ بیڵێم ئەوەیە ناکرێ ئێمە لە ڕێگای وەک هەندێ لایەن یان هەندێ خەڵک یان هەندێ ئەوانەی کە شرۆڤەی هەندێ بارودۆخەکەن لە هەندێ تەعاملی جیاوازیان یان لە ناکۆکیەکانیان و لە گەڵپەکەکە تەماشای لەوحەکە بکەن، چکە مەترسیەکە زۆر زۆر وەکوتم لەوە گەورەترە. بەڵێ ڕەنگە ئێمەش تێبینیمان لەسەری بێ، بەڵام جەوهەری سیاسەتی تورکیا جەوهەری ئەوەی ئەو داخوازیەی کە تورکیا ئەیەوێ کە گەڕانەوەی ویلایەتی مووسڵە و دروست نەبوون و تێکدانی کیانێکی کوردستان ئەوە شاراوە نییە. بۆیە ئەبێ ئەهمیەت بدەم. بۆیە جۆرەکانی خەبات بۆ ئەو بابەتانە گرنگن، بەڵام منیش دیسان لەگەڵ هاوڕێچەتوە ئەبێ کاری یەکەممان کاری ئەساسیمان ئەوە بێ بۆ ئەوەی چەکەکان بێنرێتە خوارەوە، چونکە مەترسی شەڕ ئێمەمانان دەزانین چییە. کاتێک شەڕ دروست بێ شەهید پێشمەرگە یان گریلا تۆ هاوسەنگەرێکتەیە کە شەهید دەبێ ئەو کاتە هەموو ئەو بابەتانە بەجددی پشتگوێخرێن. لەبەرەوە هەوڵدان بۆ ئەوەی قۆناغی یەکەم ئەم شەڕە دروست نەبێ و حیزب و لایەنە سیاسیەکان خۆیان لابدەن لەو شەڕە و حتا هەموو ئەو بەشدار ئەبن لەوانە هەوڵ بدەن خۆیان لابدەن، چونکە ئەم بابەتە بابەتێکە دەزانرێ فشارێک هەیە ئەمڕۆ دەزانرێەوە بە تایبەتی فشارێک هەیە لەسەر پەکەکەیش. ئەم فشارە ڕەنگە قۆناغێک لە قۆناغێکەوە جیاواز بێت تا جیاوازتر. تەنانەت خودی پەکەکەش بە بڕای من خودی پەکەکەش هەوڵ بدە جۆرێک تا پێی ئەکرێ خۆی دوور بخاتەوە. ڕەنگە من پەیامێکم لێرەوە بۆ برادرانی پەکەکەش ئەوە بێ، یعنی داوایەکەکەم ڕایگەێنن شەڕ لە تاکلایەنە بریاری وەستانی شەڕ بتەن. ڕاستە ڕەنگە تورکیا بەو پەیامە شەڕ ڕانەگرێ، بەڵام خۆی لە خۆیان کاریگەری ئەوێ لەسەر خەڵکی کوردستان کاریگەری ئەوێ لەسەر هەڵوێستی وڵاتان و لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتی هەموو ئەمانە. بۆیە
من پەیامم بۆ برادرانی پەکەکەیش ئەوەیە تا پیانەکرێ خۆیان دوور بکەنەوە لەو شەڕ. پێم وابێ قسەی باش کران هیوادارم کە هەموو لایەک سوودیان هەبێت. جاگەر دکتۆر محەممەد یان هاوڕێچەتۆ قسەیەک تێبینیەکی کورد هەرچێکیان هەیە ئەتوانن بفەرمونون، ئەگەرنا پێم وابێ کاتی تەواوی بەرنامەکەمان ئیتر کرد و دەمێکە پێکەوەین و قسەی باشیش کران بێگومان. ئەگەر شتێکتان نییە بە هەمومان ماڵ ئاوایی بکەین و خواحافز لێکری بکەین. بەڵێ فەرموو دکتۆر فەرموو جەناب ببوورە من یەک شتم دەوێت بڵێم. ڕاستی ئێستا تورکیا کەوتووەتە زەڵکاوێکەوە. دەرهینانی تورکیا لەو زەڵکاوە خیانەتە، ئەجا هەر کەسێک بیکە. لەبەر ئەوەی تورکیا تێکشکاوە لە لیبیا، لە باکووری ئەفریقا هەموو تێکشکاوە، ناتوانێت تەدەخل بکات لە مصر ئێستا، ناتوانێت لە مەغریب، ناتوانێت لە جەزائیر، هەتا لە یەمەنیش ناتوانێت. ئەوی بەدەستی مایەتەوە لە کوردستانە، ئەوجا کوردستانی سووریایە یا کوردستانی عێراقا بێ ئەوەی بێ برێن باشوور یا ڕۆژاوە. ئەو مەسەلەیەکی گرنگە. تموحی تورکیا تەنها ئەوە نییە زەربەلەکیانی کوردی بدات. تەموحی تورکیا ئەوەیە کە ویلایەتی مووسڵ بجێڕێتەوە سەر تورکیا. ویلایەتی مووسڵ ئەگەر نەتوانێت بە فیزیکیش بیجێڕێتەوە سەر تورکیا، بەرام دەیەوێت بیخاتە ژێر باندۆری خۆی، ژێر هەژمونی خۆی. ئەوە مەسەلێکی گەورەیە. بۆیە دەیەوێت ئیستیقرار لە عێراقا نەبێ، دەیەوێت بە کورد عاملی نەبوونی سەقامگیری بێ لە عێراقا بۆ ئەوەی عێراق زەعیفکە، بۆ ئەوەی کوردیش زەعیفکە. ئەوجا هێزێک هەیە بەکاری دێنێ. ڕاستی ئێمە پێمان خۆش بیان ناخۆش بێت، دەبێ ئەوانە لە خۆیانە. من کە ئەو قسانە ئەکەم من دژی هیچ لایەنێک نیم بەڕاستی، بە شێوەیەکی زۆر مجرد قسا ئەەکەم، بەڵام خوێندنەوەی منە لەگە تێکەربوونە لەگەر ئەو لایەنانەی کە دەولیانەی کە ئەیان ناسم. مەسەلەی کەرکووک، دانەنانی پارێزگاری کەرکووک کە بووەتە هۆی ئەوەی تعریب دروست ببێتەوە، سەبەبی ئەو سیراعەیە لە بینی پارتی و یەکێتی. من یەکێتی یەک شتم دەمەوێت برێمە یەکێتی هەتا ئێستا کەژوارەوە. یەکێتی جیلی دووەمی پاژمام جەلالن. یەکێتی ئەسڵەن ئەوانەی سەرکردایەتی یەکێتی پەیوەندیان نییە بە سیاسەتەوە و ناشدانن چۆنیەتی بەڕێوەبردننی حیزبەکەیان، بەس خوا بۆیانی بەڕێوە بردیە. لەبەر ئەوەی دژایەتی پارتی تەنها دژایەتی پارتی و عائیلەی بارزانی کافی نییە بۆ مانەوەی یەکێتی. دەبێت یەکێتی بەرنامەی هەبێ، بەرنامەی نییە. بەڵام دەیانەوێت لەسەر ئەوەی دیعاتانە بچین. ئەوە مەقسەدم ئەوە بوو بۆ ئەوەی بوو هەتا نەوێت من بە ئیتیجاهی یەکێتی قساکەم. بەڵام نەبوونی پارێزگارێکی کەرکووک سەبەبەکەی پارتی و یەکێتیە، کەسی تکە نییە. تعریبکردن لە کوردستانە کە دروست بووەتەوە سەبەبەکەی یەکێتی و پارتی و ئەو سیراعەتانەی لە بینی ئەوانە هەیە. عەبادی بەخۆی بەمنیوت لە 15/11 2017 کە ئەو کاتەی کەرکووک گیراوە، پاش ماوەیەک لە کەرکووک گیرانەوە، یعنی تقریبەن مانجێک من چوومە لای لەسەر مەسەلەی کەرکووک و لەسەر مەسەلەی دووز خوڕماتوو کە ئەو کردارە ناشیرنانەی لەوێ ئەکرا. وتی بڕۆ بە پارتی و یەکێتی برێ با پارێزگارێکی کورد هەر بچێرن هەتا نەتوانێت ڕاکان تعریب بکە. لەبەر ئەوەی من ناتوانم هەندێک شتەیە تەدەخل بکەم لەبەر ئەوەی سەلاحیەتی محافظاتە. باشە بۆ نایکەن لەبەر ئەوەی ئەوانە پێیان لەپەوەرەکە زۆر نەچینە دەرێ، نەچینە لایەکی تر. سپاس دەکەم، ئەوە بزان پەیامەکەن زۆر بڕۆنی گەیشت. یەک شتیت کە دەمیز برێم بەڕاستی مەسەلەی تعریب، مەسەلەی ریفەرەندەم، ئەوە پلانێک بوو بۆ دەرهینانی کەرکووک لە ژێر دەستی کووردە. بابەتی ترن بەڕاستەکەی هەم تعریب هەم مەسلەی ڕفراندۆم وەکو مەسلەی مافیچارە نووسی گەلان، مافیچارە خۆنووسینی کورد لە عێراق و هەوڵدانی لایەنە سیاسیەکان دڵنیایەوە بابەتی ترن. ئۆکەی بە جۆرێک لە جۆرێکەکان گرێدراون بەم بابەتەی مەسەلەی تورکیا و هێرشەکانیانەوە، بەڵام دەمیست هاوڕێچەتۆ پێم وابوو
قسەیەکی هەبوو هاوڕێچەتۆ لە کۆتایی ئەگەر شتێکت هەیە تکاکەم فەرمو بەڵێ وەڵا چش زۆرە لەبەرەوەی بابەتەکان زۆر بوون بەس یەک نقطە ئاز دەکەم باسی کوم حاز دەکەم باوەکەت کۆتایی و خەریکە کۆتایی بێ ئەمن وەکو ئەندامی کەنەکە ئەندامی کۆنگرێنێتەوەی کوردستان ئاگاداری هەوڵەکانی کەنەکەمە لۆ نەهێشتنی ئەو تەوەتورەی ئەو پشێیەی لە بینی پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە هەیە نەک ئێستا ئەوە فترەی ساڵک و هەندێکە ساڵک و 2 مانگ دەبێت لە هەوڵداینە چەند جار حیزب و لایەن و خەڵک و تەنانەت هەندێک جار واستەشمان کردێ لەوەی بتوانین بیان بینین هەردوو گولایان بە تایبەتی ببینن نێوەنگیر لە بینیان لەوەی ئەو کێشەیە بە دیالۆگ بە شێوەی گفتوگۆ چ ڕاستە و خۆ چ ناڕاستە و خۆ بتوانین ئەو کێشەیە لە بینیان نەمینێتن لە بینیان خاو ببیتەوە لە بیدایەتی پارکە هاوسەرۆکی کەنەکە هاتێرە کاک ئەحمەد قەرەموس هەوڵماندا لە دەرگای هەموو لایەکماندا لە دەرگای پارتی دیموکراتی کوردستانیشماندا لە حکوومەت و لە ئەنجومەنی وەزیران و مەکتەبی سیاسی و علاقاتی پارتی هەر هەمووی هەر جێیەکە بوو تەنانەت بە خەرچیشمانگۆگە بکرێت بیان بینین هەتا ئێستا وەڵامیان نەداینەوە ئەو ساریش ئێستا ئەڵانەکە هاوسەرۆکی کەنەکە زێنەب مراد لێرەیە هەمان چش داوامان کردیا بە هەمان وەبەست وەڵامیان نەداینەوە تەنانەت لێژنێکی هەماهەنگی لە دیالۆجی نیشتیمانی لە بینی کۆنگرێنێتەوەی کوردستان و یەکێتی پەرلەمانتاران پێکاتیا لە ڕێگەی وانیش ڕاهەوڵماندا بەداخەوەتا ئێستا بەوە نەگەیە ئەمن لێرە دەرێم هەموو ئەو حیزبانی چون قسەمان لەگەکردن بە حیزب بابرین دەسەڵاتدارەکانیش و ئەوانەی لە دەسەڵاتی ژنینە هەمویان ئیستادادی باشیان هەبوو ئەگەر بە قسەش بیتن بەڵام ئیستادادی باشیان هەبوو تەنانەت هاوکاری چاچیان کردن بەڵام بەداخەوەتا ئێستا پارتی دیموکراتی کوردستان کە تەرەفەکە لە مەسەلەکەی نازانم پەیامەکە ناگاتە ئەوەی ئەمە دەیان دێنێ ناگەینە سەرەوەی خۆیان یان لە ڕێ بزر دەبی یان نازانم چیە هەتا ئێستا وەڵامیانە ئێستا ژەم لە ڕێگەی و کەناڵنگۆ هەمان چش داوا دەکەم ئێمە ئەمەێنێ وەک کەنەکە ئەو نێوەنجیرێ بکەین لە بینی هەردوو لایەن بەڕاستی هەر لە یەکەم داواکردمان برادرانی پەکەکە زۆر بە ئیزابی وەڵامیان داینەوە تەنانەت لە هەندێک شوێن وەک بیستمان لە هەندێک شوێن بازێک سەنگەریشیان بەجێهێشت لە دوورکەوتنەوە لە شەڕەکەی ئەوانە هەموو هەڵوێستی ئیجابینەوە بەرجان دەنرخێنین هیوادارین پارتی دیموکراتی کوردستان و خودی کاک مەسعود بارزانیش ئەو داواکاریمان قبولکەن ئێمە ئامادەینە بچینە بینیان کەنەکە ئامادەیە ئەو هەرچی کەنەکەیە واجب کەنەکەی بچین ئەو کارێ بکەن نەوەی ئەو تفەنگانێک کە ئێستا باسم کرد بێدەنگ بکرێن تەنیا بە ڕێگەی دیالۆگ دەکرێت بە هیچی دیکە ناکرێت و کەسیشە تا ئێستا وەکو کۆنگرێنێتەوەی کوردستان لەو مەسەلەیە نایەتیتە پێش ئەگەر خەڵکە چتکە هەیە باشتر دێکە ئێمەش ئەوکاری دەکەین ئەگەر نا داوا دەکەم بەدەم داواکاریەکەمان بێت هەر ئەوە تاکە ڕێگەیە ئەگەنا هەمومان تێیدا زەرەر دەکەین لەو مەسەلەی ڕوودەدا سپاس دەکەم دەسمەلای هەڕە بکاران ئەگەر وەکو دوا قسە شتێکی هەبێ زۆر بە کورتی بۆچوونێک شتێکە دەربارەی ئەم بابەتەما بێت و ئێمە نەمان پرسی بێت یا هاوڕێیان نیان ڕوژان بێت هاوڕێ بکاروان نییە لەوەی کە باسمان کرد لەم بەرنامەیە دوا قسەم ئەوەیە گەلی کوردستان حیزب و لایەنە سیاسیەکان کاوان تەجروبەیەکی زۆری شەڕی براکوژی و ئەم شەڕە بینیمانە بە خەسارەت گەڕاوەتەوە بۆ هەموو نەک تەنها بۆ حیزبەکان بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە داوام وایە هەوڵی جددی بدرێ ئەو شەڕە ڕابگیرێ دروست نەبرێتەوە و ڕاستە تەنها ئەو شەڕە ئەمە ڕەئی خەڵکی کوردستانە تەنها ئەو شەڕە لە بەرژەوەندی وڵاتانی داگیرکاریە و بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی گەلی کوردستانیە و ئەو لایەنەی کە هەوڵەدا زیاتر ئەو شەڕا دروست نەبێت شەڕ ڕابگیرێ ئەوە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان جێی ڕەزامەندی خەڵک ئەبێت و زۆر ڕێزی زیاتری لێ ئەگیرێ بۆیە هەڵسەنگاندنی ئێمە بۆ ئەو بابەتە ئەوەیە مبادرەی زیاتر مبادرەی باشتر بکرێت بۆ ئەوەی ئەو شەڕە دروست نەبێت زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان بەڕێز هاوڕێ ئەبوو کاروان ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شیوعی کوردستان هاوڕێ چەتۆ بەڕانەتی ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە
دکتۆر محەممەدیانی هەسوڕاوی سیاسی و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر زۆر سوپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون تکایە ئەم ڤیددیوە لە هەر شوێنێک دەبینن و دەبیستن شێری بکەن و بۆمان لایک بکەن لە ماوەی ڕابردوودا قسەمان لەسەر و بارودۆخە ناهەموارە کرد کە بەسەر هەرێمی کوردستانی عێراقدا هاتووە لە مەسەلەی پەلاماردان و داگیرکاریەکانی کۆماری تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و بابەتی کاردانەوە سیاسی و کۆمەڵایەتیەکان چ نێودەوڵەتی و چه هەرێماتی و چه نێوخۆی هیوام وایە ئەو گۆشە نیگایە جیاوازانەتان گوێ لێبوو بێت کە لە کەناڵ و ناوەند و شوێنی دیکەوە ئێوە گوێبیستی نەبوو بن چکە ئەمە مانجی گرنگی کەناڵی هیوایە بۆیە سوپاس بۆ میوانەکانم سوپاس بۆ جارێکتر سوپاس بۆ بەشداریتان هاوڕێیان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بیسەر و بینەری ئەم بەرنامەیە بوون و خواتان لەگەڵ سپاس زۆر دەست خۆش سپاس دەستان خۆش